خۆشەویستانمە ئێمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش جەژنتان پیرۆز بێ و هەموو کاتێکتان هەر لە جەژن و خۆشیابن. ئێمە ئەمڕۆ لە دەستگای میدیای کورسات و لە پرۆگرامێکی تایبەتە لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستابین لەم کەش و هەوا باراناویەیە بە هیوای ئەوەی کام جەژنە بێتە مای خۆشی بۆ هەموو لایەک، ببێتە مایی ئاشبوونەوە بۆ هەموو لایەک، ببێتە مایی ئەوەی کە بتوانین هەمومان باوەشێکی خۆشەویستی جارێکی تر بۆ یەکتر بکرینەوە. ئەمڕۆ ئێمە لەگەڵتان نابین لە پرۆگرامێکی تایبەتە بە کۆمەڵێ بەرهەمی جوانی ئەم گروپە جوانەی کە لەگەڵمانان دوای پێتانە ناسێنین و کۆمەڵی میوانی ئازیز لامانە بن لەگەڵ هاوکارم پەیوەند هیوادارین بینەرمان بن ئەمڕۆ باران ئەگەر نەچوونە دەرەوە میوانیشتان هاو تەلەڤیزۆنەکانتان بکەنەوە و سێری پرۆگرامی ڕۆژێکی نوێ بکەن. لەم پرۆگرامە تایبەتە کۆمەڵێ بەرهەمی جوان پێشکەشی ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەین کامیشە ئێمە لە دەستگای میدیای کورساتەوە ئامانجی سەرەکیمان پیشاندانی کەلتور و پیشاندانی ئەو خۆشیوانەی کە لە بۆنەکانی ئێمە هەیە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین. جا لەگەڵ هاوکارم پەیوەندا با جەژنە پیرۆزیەکیشی لێ بکەم. پەیوەند بەیانی باشتر بۆ جەژنی خۆشە پیرۆز بێت. سپاس. من نوقڵە کاڵگرمیان تۆڵ یەگری من هەڵێگرم دوای تۆش هەڵێگرم نوقڵی خۆم هەڵگرت دوای ژین بە میوانەکانمان دوای بە میوانەکانیشمان لەبەری چێژمە بێ نوقڵ نابێت. ئەزیزانی ئێمە جوانترین سڵاوتان لێبێت و جەژنی ڕەمەزان لە هەموو مسلمانان پیرۆزەکەین بە تایبەتی لە مسلمانانی کوردستان. هیوادارم ئەم جەژنا ببێتە جەژنی مایە و خۆشی خۆشگوزەرانی باڵ بکێشێ بەسەر هەموو کوردستانە بەسەر تەواوی جیهانە. هیوادارم ئەم جەژنە ببێتە جەژنی ئاشتەوایی بێتە جەژنی تەبایی. ئەگەر لەم جەژنە پێشتر دڵی کەسێکمان شکاند بێت یان کەسێک دڵی ئێمە شکامێ با لەم جەژنیان لێبوور دەبین با ئەم جەژنە بێتە هۆکاریەوەی کە دووبارە کۆ ببینەوانێ. اینجا سەر و هەمیشە جەژن خۆی بۆەوە جوانە لایەنە کۆمەڵایەتیەکەیەوە بەسەردانکردنەکەەوە. ڕاستە لەگەڵەوەی ئەمڕۆ کە کەش و هەواکە تۆزێ نالەبارە بەڵام لەگەڵەوەشا هیوادارم ئەم کەش و هەوا نەبێتە هۆکاری ئەوەی لەوەی کەمە لە ماڵەکان بین و دوور بکەوینەوە لە لایەنە کۆمەڵایەتەکە و لە سەردانیەکانمان. سەبینەرەکانمان بینەڵێ ئەرێ ئەمانە لە ڕۆژێکی نوێ پشتەکەیان باخێکی سەوزی جوام و وەڵی هەورەکەی و بەڵام ئەم کەش و هەوایەش بۆ خۆی لە خۆیان لەوانەیە مای خێر بێ ئەم بارانبارینەش لەوانەیە سوود و تایبەتمەندی خۆی هەبێ بەڵام بیرمان نەچێت جەژن هەمیشە لە نەریتی کوردەواری ئێمە ئەوە نەبووە کە پشتگوێی بخەین سەردانیکردنەکانمان هاتوچۆکردنەکانمان بەسەرکردنەوەکانمان هەمووی پیشێ ڕۆژانەی خۆمان بۆ جوانە جەبنج لە کوردی و ئاڵ و ئاواڵ واڵایەنەوە کە چەند ڕۆژێکیشە لە نێو بازاڕەکانە لە هەرێمی کوردستان کە خەڵک خۆی ئامادە مناڵ ڕێگەی لێ ناگیرێ تەڕە بێت پێڵاوی تەڕە بێت جلی کوردیت بۆ کرۆ کڵاشەکەی تەڕە بێت ئەمە زۆر گرنگە. اینجا سەر لەگەڵ ئەوەش خواردنی بەیانیەکەی ئەو قەیسی و فاسۆلیە و اینجا ئەو بۆنی مریشک و گۆشتەکەی بەسەرمانە لە بەیانیە جەژن هەر خۆی تایبەتمەندێکی خۆی. اینجا سەر کەم ڕۆ هاتم بۆ ئێرە بینیم دەلاکەکان هەتا ئەم بەیانیەش خەڵکی لێبوو کاتە ئەمە ئەوە ئەگەنێتەوەی کە ئەم جەژنە گەرم و گوڕێکی پێوە دیارە زۆر خۆشە لەوەی کە خەڵک ئەبینی بە گەرمی پێشوازی لە جەژن ئەکات. بەڵێ ئەوەی کە گرنگە توانین ئێمە زیاتر لەم جەژنەیە یەکتر بەسەر بکەینەوە هاتوچۆی یەکتر بکەین لەگەڵ ئەوەی ژەمە خواردنێکمانەیە زۆربەی هاوڵاتیان ێستا لەوانەیە لەبەرەوەی شەو لە کارێک بوونیانمان دوو بوون لەوانەی خەوت بێتن ژەمە خواردنەکان خستێتە نیۆڕن جاری سەرشە لە ماڵیشەوە کاستی ئەم کەش و هەوا باراناویە بەڵام لە نەریتی کوردەواری ئێمەیە زیاتر ئەوەیە کە بەیانیان زوو هەستی لەگەڵ ئەڵڵاهو ئەکبەر لە مزگەوتەکانەوە باوگیەتەوە سفرە داخرێت ماچی هەمووی ئەکرێ باوەشەکرێ بە هەموویە ئەنجانانێکی خۆش بەیەکەوە خوڕێ. زۆرمان پرسیارمان لێکرێەوە چۆن لە بەیانیان فاسۆلیا قەیسی وەڵڵا چێژێک و تایبەتمەندیەکەی فاسۆلیا قەیسی لە بەیانیانی جەژنایە ئەمە ناتوانین کاری لێ بکەین و نیۆڕوانیش دەتوانین بەیەکۆ ژەمیکە بخۆین بەڵام ئەوەی کە گرنگە با بزانین ئێمە چۆن ئاگاشمان لە تەندروستی لەبەرەوەی کە بە درێژایی ئەم مانگە زەبێ ڕۆژوان بە ڕۆژ تۆ لە خواردن و خواردنەوەکان دوورکەوتیتەوە لەگەڵ ئەمانەشە ئێمە بە کۆمەڵە گۆرانی جوان و بەرهەمی جوان و کۆمەڵە گفتوگۆی خۆش بەڵام کۆمەڵی ڕێنمایی ئەو کەسانەی کە پسپۆرن لە بواری خۆراکە بەیەوەی ئازیز و خۆشەویستی بەخشین. ئەمڕۆ ئێمە زۆر خۆشحاڵە بین کە دکتۆر زانا ئەحمەد لە لامان میوانە لە ستۆدیۆ ئەگەر بفەرمێت دکتۆر زانا فەرموو. با منێ سەر نوقڵەکەش دەست پێ بکەم بۆ ئەوانیش و بۆ گروپی میوانەکانیشمان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە زۆر زۆر بەخێر دێن گروپێکی زۆر ئازیز و خۆشەویست کۆمەڵی خانم بەجلی ئاڵ و واڵاوە ڕۆشنا زۆر زۆر بەخێر بێ خاتوو ئەسەل خاتوو شادی خاتوو شەفەق
خاتو جژنی بەڕاستی ئاورین زۆر. بانناوەکە بە خەڵەت ناڵێم دووبارە جژنی ئاورن پیرۆز بێ لای دکتۆر. خۆمان تێنە زۆر ئاورین سپاس. لەبەروی کەنای ئاگرە وانە زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵین دڵخۆشین کەیەوە ئەم جژنە لە سلەیمانین و لە باشووری کوردستانن دڵخۆشین بەیەوە بەم جلە هەڵواڵانە و ئەم چەند ڕۆژ وازنام لەگەڵمان نابن کۆمەڵی بەرهەمی جوانمان پێشکەشەکەن سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە سپاس بۆ زۆر ئامادەبوونتان. سەر چاوەکان زۆر بەخێر بێن دکتۆر دووبارە بەخێر بێت. سن باش بەخێر خان بێت. کاسەکۆ حاڵتان باش ماشەڵڵا لێ بێت بوو ئەو بەم چلان و نایدی باش گۆڕین بکردن بە کوردی زۆر جوانە یاخوا پیرۆز بێت زۆر بەخێر بێت دکتۆر پێمان ئێمە خۆشە ببوورە پەیوەند یەکسەر بە پرسیار هەموو جارێ لەگەڵ دکتۆر بە پرسیار دەست پێکەین پەلەمانە بەڵێ جژنە پیرۆزەی خۆ بکە و بزانین لەم جژنەشا چیت هەیە بۆ بینەرانمان بەڵێ طبعا بانی هەمووتان باش جژنی هەمووتان پیرۆز بێ هیوادارم کەوا جژنێکی خۆش و پڕ ئاشتی و ئارامی و لە هەمان کاتە تەندروستی بێت مهمترین شتەوەی کە دوای ئەوەیەوە بۆ ماوەی مانگێک کە تۆ بە ڕۆژووی زۆر بێ کەسانێکەوە بە ڕۆژوو بوون نابێت لە ماوەی ئەم سێ ڕۆژە لە ڕەمەزانە هەرچی ئەو سوودە تەندروستانێکەوە لە کاتی ئەو مانگا وەرگرتووە لە ڕووی دابەزینی کێشەوە لە ڕووی چاکبوونی باری گشتی تەندروستیتەوە لە ڕووی ئەو کەسانێکەوە نەخۆش بوون مەسەن هەستیاری دش بە ئینسۆلینیان کەمە ئەمانە هەمووی نابێت تێک دەین لەبەرەوە بێت چۆرێک لە باڵانس دروستکەین لە ماوەی ئەم سێ ڕۆژە هەم لە کاتی نان خواردنەکانمانە و لە هەم بڕی نان خواردنەکانە و هەم لە کواڵەتی و جۆری نان خواردنەکانمان زۆر باشە دکتۆر ئێمە کە باسی جژنەکەین لە بەیانەکەەوە یەکسەر فاسۆلیا و قەیسی و مریشک و گۆشتەکەیە کە بۆن و بەرامەکەی بە تایبەتی لە جژنە بۆیە ئەزانی کە جژنەکە بەیانەکەی هەڵەستی بەڵام لەبێت کە بە جێژایی مانگەکە زەبێ ڕۆژەوان بە ڕۆژوو بوون پێویستە لە بەیانیانی جژنە چی بکرێت چۆن ئەو خواردانە بخورێت لەوەی کە ئەمە ناتوانین بڵین نەخورێت بەڵام چۆن بخورێت طبعا خۆت زانی ینی جژن ینی نانی بەیانی جژن کەلتورێکە لە کورداری خۆمان ناتوانانی ینی بە هەر حتا ئەگەر دژی ینی زانستیش بێ من ناتوانین بە خەڵک بڵین دانی بەیانی من خۆمان شتێکی زۆر چاکەوە حتا ئەبێتە هۆی بەقوت و بەهێزکردنی و باری کۆمەڵایەتی و ینی لە ڕووی کۆمەڵایەتی و لە نێوان ئەندامەکانە مەسەن گەریکێ بێتاقەت بۆ لەگەڵی چکە ئاشتیانە بێتەوە مشتانە لەبەرەوە جۆرێک لە بەهێزکردنی ئەو علاقە کۆمەڵایەتیە دروستەکەمانە یەکەم شتە محاولەکە هەتا ئەتوانین با تۆزە درەنگتر ینی ناکرێ هەتا تۆ بۆ نمونە بەیانیە سکت بەتاڵە دانیشی لە ساعت 6 و 7 لە هەندێک شوێن بەداخەوە لە 6 و 7 بەیانە هەڵەسێ ئەو هەموو چوری و کاربۆهیدرات و پرۆتینە خاتناوی لەبەرەوە قەلوها باوی خینە محاولەکەن تۆزە زیاتر بێت لە دوای 9 بۆ 9 و 10 خۆی باشترین شتەوە ئەگەر لە من بڵێ هەموو کەس کە هەڵسا لە خەو بەلای کەمێت 2 ساعت بۆ 3 ساعت نابێت نامخوا بە هیچ شێوەیە دکتۆر بەرکوڵێکیش هەر خۆشە لەبەر جژنانەکە ئێ باشە ئاسایی باوکمانی باوگیێتەوە لە مزگەوت و الله وەکبەرەکەی تۆزێک ڕاستی بەسە کاتان نەزانی کاسەر کۆ ساعتەنە لە لەریتەکەی خۆمانەوە ڕاهاتین نانا ئیسە زۆربەی خەڵک هەمووی ساعت 9 یعنی مەسەن جژنە پیرۆزەکەی لە ئەندامانی خێزانەکەت مەسەن هەموو شتێت تەلەفۆن بە سوشەڵ میدیا هەموو ئەم شتانەکەی دانیشی خۆتە گۆڕی لە ئەخیرا لە دوای 9 بۆ 10 یعنی تا ڕادێ باشە ئەو کاتە دانیشینانەکەت خۆی تۆمانە تا ئەوەی لە 6 و 7 هەر ینی گەدەت هەڵی ناگرێ ئەو هەموو چوری و برنج و گۆشت و مریشک و ئەم شتانە بەڕاستی و لە هەمان کاتشا بێتە هۆی ئازار و بێتاقەتی و ینی قورسی بۆ سەر گەدەت دەستەکانە خۆش بێت زیاتر درێژە بە گفتوکەکانمانین ئەم گروپە جوانش کە هاتوون لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئێمە بینەرەکانیش با بەیەکەم بەرهەمیەوە دەست پێ بکەین فەرموون خێر بێن
هەبوو لە بەخشەی خۆشی لەی مانگە نۆشی زستان بەهاتنی تۆ ڕوخساری خۆی داپۆشی مەلان بە خۆشی تۆیە کەوتونەتە دڵخۆشی سەیرانە سەیرانە جێژنە لە کوردستانە سەیرانە سەیرانە جێژنە لە کوردستانە دایک و باوک و خوشک و برا مبارەک لە هەموانە دایک و باوک و خوشک و برا مبارەک لە هەموانە هم جشن و هم شادیە جشنە ڕووی ئازادیە هەم جشنە و هەم شادیە ڕۆژگەردن ئازادیە دیسان وەختی سەیرانە هەڵپەرکی و گۆرانیە دیسان وەختی سەیرانە هەڵپەرکی و گۆرانیە ئەرە سەیرانە سەیرانە جشنە لە کوردستانە سەیرانە سەیرانە جشنە لە کوردستانە دایک و باوک و خوشک و برا مبارەک لە هەموانە دایک و باوک و خوشک و برا مبارەک لە هەموانە دەنگە هەر خۆش بێ دەستان خۆش بێ دەستان خۆش ئەچین بۆ سەیران خەمە نەبێ بام زۆ خۆش بێت دەست خۆش دەستان خۆش بێ دەستان خۆش بێت دکتۆر با باسێکی تۆزێ باسیەوەت کرد لە بەیانیانە زوو تۆزێ پەنانە بین بۆی یەکسەر بە خێرایی ئەم هەموو خواردنە زۆرە بخینە ناو مایدەمانەوە بەڵام دروستکردنی خواردنەکانی تا چەند گرنگە بۆ نمونە مریشکە گۆشتە ئیتر قەیسی هەرابێ هەبێ لە باتیەوەی بۆ بە نمونەکەینەوە لە باتیوی زەیت بەکاربێنی زەیتی زەیتون بەکاربێنی بۆ سوورکردنەوەی تۆ چیکەت هەیە بۆی کە بتوانی خواردنەکان بە شێوەیەک بێت کە تەندروست چەند ڕێنمایەکی زۆر ساکار بەکاربێنین لە چێشتەکە یەکەم شت چۆری تەندروست بەکاربێنین بەڕاستی لە جاتی ئەو ڕۆنت بەستوو لەگەڵ ڕۆنی زەیتانی کە بەکارهێنین کا زۆرە بڕێکی زۆر هەوکردنەکەنە لەشمانە و کاریگەری زۆر خراپی هەیەومانە و حتا ئەبێتە هۆی ئەوەی کە زیاتریش برسیمان بێت و ملاحظە بکەین ئەتوانیە ئەو تا ڕۆنی حیوانی بەکاربێنین بە شێوەیەکی زۆر نا بەڵام بە کەمتری تێکێن یا ئەو تا زەیت زەیتون بەکاربێنین بە شەرتە زۆر پلەی گەرمەکەی زۆر بەرز نەبێتەوەمانە ئەمە لە ڕووی ئەوە برنجەکە توانین بە شێوەی بەسم پڵاو بیکەین باشتر وایە گەر برنجی دەنگ درێژ بێت مەسەن تا ڕادەیەک بە پڵاو بیکەین بە بڕێکی زۆر لە ئاو بیشۆیتەوە تا ڕادەیەک هەندێکی لەو شەکرا و کاربۆهیدرێتی کە تایەتی ئەڕوات باشە بە چاوری تەندروست بیکەی دائیمەن ئەگە برنج چاورتر بێ یعنی ئەگەر شەکر یاخو کاربۆهیدرێت لەگەڵ چاوریە بێ کەمتر شەکری خوێن یعنی تا ڕادەیە کەمتر شەکری خوێن بەرزەکاتەوە تا ئەوەی بە تەنیابی خۆی برنجێک ئەمانە محاولەکەن و هەمان شێوە سوورکردنەوەی گۆشت و مریش کوشتەکانیش بە هەمان شێوە لە ڕۆنێکی تەندروستا بیکەین من شخصی خۆم باشترین شتکەرە و ڕۆنی حیوانیە مەسەن بانە تا ڕادەیە ئەگە زیارڕەویتیانەکەی تۆمانە بەڵام تۆ توانی بە زەیتی زەیتونیش بیکەی تۆمانە و لە هەمان کاتە شتەکانیش بە هەمان شێوە بە ڕۆنی تەندروست بیکەیت و لەگەڵ سەوزاتێکی زۆر کە نایبینم لێرە لەسەر سفرەکە دانێت نازانم بۆچی ئەو کاران ئەو کاتە اینجا دوای ئەوە لەگەڵا هەموو ئەم خواردن دانابا تەرکیزی زۆر بێت لەگەڵ لەسەر پرۆتین و سەوزاتەکان بێت برنجش بخۆ ناو بە ناو یعنی با یعنی مەسەن تا دووسێ پارو ئەخۆی لەو اینجا پارێک لە برنجەکە بخۆ هەتا ڕادێ ئەوش زۆر باشە هەتا تێرەبی لە هەمان کاتە با کەمیش بخۆین زۆر ضرورە و ئەم باشترین شت ئەوەی بڕێی من ئێمە کاسک و ڕاهاتوین بە دەدەقە چارێکێک هەمومانیان لە کورداری خۆمانە نانەخۆینەوە نیە نادیرن یعنی یەکێ مەگەر ئافرەتان تۆزە خاوتر نانەخۆن بەس پیا و هەر لە دەدەقە و تەواو زۆر غەڵەتە بوو بدای نانین و بە ئیسراحەت دائیمەن کە بە خاوی نان بخۆی زۆر زوو تێرەبیت هەرکە ئەو چەوریە و ئەو کاربۆهیدرێتی کە چۆن ئەو مەسەن گەدەتەوە کە ڕۆشتە یای لە دەماخی مرۆڤ ئیتر خەز بە تێری ئەەکەی تا ڕادێکی زۆر ئەو کاتی ئیتر کەمتر ئەخۆی بەڵام ئەگەر بە هەڵەشە و بە پەلە نان بخۆی هێشتا تۆ گەدەت بە تاڵاتی فول نەبووە بەشە هێشتا شەکرەکە نەگەشتە خوێنتەوە هەر داوای ئەکەی بەسە لەبەرەوە بەڕێی من داینین یەکەم جار وەکو تۆوتی بەرکوڵێکی خۆشکەین لەو بابەت سەوزەوات و پرۆتین و کەمێک لە برنجۆمانە و اینجا دوایی چەرسات کەشتێکی زۆر نایە بوو تەندروستە و زۆر باشە و هەموو هەرسە پێکاتەکەی تایە مەسەن پرۆتین و چەوریش و کاربۆهیدرێتیش ئەو کاتە بە ئیسراحەت یعنی توانین بڵێن لە سەعات 9 تا 11
هەرجارێ هاتین ئەوە مەسەن تزەکی لێ بخۆین. پروشەیەک لەم بخۆین لە ئەوە زۆر چاکترە و کەمتریشە خۆیت تا ئەوەی لە ماوەی 10 دقیقە بەڕێی من لە 2 ساعتە داینە یان نانی بەیانی و خۆشتریشە ینی مەسەن بەدەم بەدەم چەشتەکەەوە قسە ئەەکەی شتەکەیمانە ئەوە زۆر جیازمانەکات لەگەڵ کاکسەر پەیوەندخان لەگەڵ بیانەکانە ئەوروپیەکانمان ئەوان دانیشن لەسەر سفرەی خۆیان نیوەڕۆ بێ ئێوارە بێ ملاحظە بکە قسە ئەگەڕنەوە شتەکەن لا ئێمەڵە حرامە قسەمەکە نانەکە بخۆ بە مناڵی بیرن ئێمە پیانوتین چی یعنی می شتێک بگەڕمەوە باوکم قسەمەکە حرامە نانەکە بخۆ یعنی لە 10 دقیقە هەموو نانەکە بخۆیتەوە زۆر خراپە یعنی شتێکەوە بینەما لا بیانەکانوانین دانیشن قسە ئەگەڕنەوە جاروایە چارەکە قسەکە دوای 2 پار و ئەخوا مەسەر دوای چارەکە لەبەرەوە لە ئەخیرە سەرەکەی لە ماوەی ساعت و نیو بۆ 2 ساعتە و هەم لە ڕێی کۆمەڵاتیەوە خۆشترە تۆ جاروایە مەسەن ئەندامەکانی خێزانەکانت زۆربەی کات لە ئیشی لە کاری داوامی لە کاتی نان خواردنە یەکتری ئەبینەوە نیە زۆربەی کات لەبەر زۆر باشتر حتا توانی خاو لە سەرخۆ کەم و زۆرتر تەرکیز نەکەیت سەر برنجونان زۆر باش ئەنجا دکتۆر چکە لە نانی بەیانەکە کە ئەمە فاسۆلیا و قەیسەکە لە دوایە لە بەرەوەی کاجەژنا لایەنە کۆمەڵاتەکەش گرنگی خۆی هێلەوەی کە ئەمە سەردانی بکەین جا لە سەردانیەکانی شاکەپچی بۆ هەرچ ماڵە شیرینیەکە هەیە چکلێتەکە هەیە و شربەتەکە هەیە بەداخەولانی ماڵی ژالەوەی کە بپسیەکەش هەیە کە ئەخورێتەوانێ بەڵام تا چەند پێویستە ئەمانە چۆن بخورێت سەرکە پەیوەندخان ئێمە ئەڕۆینە ماڵانە زۆر تەبیعی تۆ چکلێتی نامنوەرم گرت زۆر ئاسایی و دایانێم ئیخمەگی فەرمان پێویست ناکات تۆ چویتە هەر ماڵ جاروایە چی 10-15 ماڵە گەڕێیان ئەگەر 10-15 چکلێت خۆی هەر باوەڕ ناکەم تحملکە یانیمانە ینی زۆر خراپە یانیمانە ئەتوانی دوای ئەوەی کەوا تێرت خوارد یعنی بۆ ئەوی دای من طبعا لە بدایەتە خراپترین شتەوەیە کە شیرینی بەسکی بەتاڵ خۆی یەکسەر شەکری خوێنە بەرزەکاتەوە و هەموو بێزگەلەوەی ڕۆی تەندروستی زۆر خراپەوە لە هەمان کاتە شەکری خوێنە بەرزەکات و خراپشەوە بەڵام ئەتوانی لە یەکەم لە اختیاری چکلێتەکانە دانەی هەڵبژێری کە زۆر شەکریتیانە بێ هەیە زۆر ئەگەر یەکێ توانای ئیمکانی مادی هەبێ هەندێک لەوینانە و دومی هەر سەر ماڵەکە بۆی احراج نەبی زۆر ئاساییە وەریگرە بەس پێویست ناکا بیخۆیت بەڵام شیرینەکە کاتێککە ماڵەکە بۆ تێنێ ئاچە خۆی درستی کرد بێت لەو کاتیاکە هێنێ لەواچە شەرم بتگرێت لەو کە تۆچی بۆ ئەو ماڵە هەر جوانەوەی کەڕۆشی بۆ سەردانیکردنەکە ئەتەوێت شیرینەکەی تاقیکەیتەوانێ بەڵام تا چەند پێویستە کاتێکەچی بۆ میوانەکان حسابی ئەو بکالەوەی کە تۆ لەواچە چەندین سەردانی دیکەشت کرد بێت کە ڕۆشتویت ئەوە مهمترین شتە لەو داوەت و داوەتکاریانەی کە ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوەمان لێک ینی من حتا لەوانەیە علاقی بە مۆزوعەکەشن بێت زۆربەی کات مثلا من خەڵکێ لام هاتووە مثلا بەرنامەی تەندروستی مدانەوە دوای لەخیرا بینم کە مثلا بۆ نمونە نەگەشتە ئەو ئامانجەی خۆیەتی پرسیار لێکم وڵی دکتۆر نە داوەت و داوەتکاری وازم لێ ناهێنێت ڕاستی یعنی کابرا ڕۆشتووەتە سەر هەموو بەرنامەی خۆراکی تەندروست و مشتێ بەڵام کێتە ماڵی تۆ وازی لێ ناهێنی کە چێتە ماڵی کاکسەرکۆ وازی لێ ناهێنێ یا کە خۆی داوەتەکە من تۆ داوەتکەم و خۆم نەخۆم یا کەم خۆم عیبە خۆ تزانی ینی لە کورداری ئێمە ئەبێت تا تۆ چەندێک تۆ ئەخۆی بە من ئەگەر تۆ صاحب ماڵەکە بی زوو پێش من دەسەڵگری مشتری قبولناکری خۆ لەبەرەوە یعنی ئێمە ئەوە کوشین لەبەرەوە بێمە بیرکردنەوەی خۆمان بگۆڕین ینی تۆ چکلێتێنی بۆ من ڕقم 12 ئەم ماڵە خۆ من ناتوانم 12 چکلێت خۆم لەسەری خۆمانە هەڵی ئەگرم یا خۆ مەسەن شەربەت نام مەسەن پارچەیەک 2 پارچە بستە خۆم کە یەکێ زۆر وتم باشە یا 2 پارچە بادەمە خۆم لەینەکانەوەمانە بەم شێوەیە توانی کۆنتترۆڵ بکەیت زۆر ئاساییە هەم شتێکی وان نەکەی کەوا ماڵەکەەوە هەستکەن جاری تۆ ماڵێکی هەژارەوە بەڕاستی ینی زۆر ناخۆشەکەەوە تۆ مەسەن وا هەستەکەن کەوا تۆ دڵی نایە قیز نایە یان شتێکە و شتەکانی ئەوان خۆتمانە من خۆم بەسەرما تۆ جاری چوومەتە ماڵێک و سەرکەم مەسەمون منە ینی ماڵەکە هەژار بوون لەسەر سەرم یانی ئینسان و کۆڵی هەژاری عیب نییە شربەت هەیە و مستەحلەبەکانەوان یعنی یەک پارچە هەر ڕۆ یەک پارچە هەر مادی کیمیاویە ئەوەی کە مستەحلەبی پێوەی گیراوەکان هێناوێنە بەردەمەدان ناوەر قومێکم لیاوەمانە بەس چی بکەم یانی حەلیکەم نەبووەمانە هەر لەبەر خاتری دڵی میوانەکە بۆی وا هەست نەکاکەوە من قەیزم نایە شتەکانی ئەوان بخۆمەمانە دوای ئەوە گڵۆبە ڕۆژەیە یاخو با دەمە چی یەک پارچە دووس پارچەم خواردە بۆی کڵین یعنی توانین کۆنتترۆڵ بکەین بەڵام ئەگەر ئێمە بگەڕێن بەسەر هەموو ماڵێکەوە لە هەموو ماڵە چکلێتێ بخۆین یعنی زۆر خراپەمانە هەن بیرمێ بە مناڵی ئێمە یعنی گەر بیر تۆش جەنابەت ماسە ئەمە نەمان چکلێتە خۆر لە ئەخیرا زۆربەی کات نەگەشتن نیوەڕۆ هەمووان نەڕشاینەوە بە مناڵەکان چکە بۆ معدە تێکەیە و بە خاصن بەسکی بە تاڵیشەمان خواردمانە تا ڕادێ ئەو تەسیرە زۆری نییە لەسەر مناڵ یعنی بەڕەبس یعنی زۆر وەزعمان خراپە بۆمانە ئەچون بۆ یاری و ڕاوڕایەنمانەش ئەگەر مناڵەکانیشمان بە هەمان شێوە فێرکەین کە ئەوەنە چکلێت نەخۆن چکە زۆر ئەجوڵێن و یاری ئەکەن و ڕۆنە خلیسکێنە و نازام چێمانە زۆر معڕەزم کەوا باری گەدایان قرس بێ و ناڕەحەت بن هەندێک ڕشێنە و بێتاقەتشە بن و جا دکتۆرەمە ئێستا زۆر کاتەمە هەر لە ئێستا لە زۆربەی ماڵەکانە ئەمە
ئێستا لەوانەیە خەڵک ئەگەر هەرچۆنی هەرە گەڕێت ئەمە لە مەڵبەخەکە دانیڵەن نزیکە بۆ یەگەروی نەشاتە ژوورە لە حوشەکەەوە نقڵی نەدەێت بەڵام زۆر کاتەمە لە بەردە ساوێ مناڵ یعنی ئەوە نازانێت بەسەریەت دانێک هەڵەگرێت لەم سەر ڕوا دانێ قەپێکی لێگرێ هەڵیاتە سەر قەنەفەکە ینی تر ئەمانە شیرینی ئەمی بڵاو بێتەوە چەند گرنگە ئاگامان لە ڕاستە مناڵ بۆ لە گەشایە بەڵام ئاگە حمالە تەندروستیەوە زۆری شیرینیانە چکە ئێستا ئەمە نقڵەکە لەمە 20,000 جان بانەڵم 20,000 زۆر زۆرە 20 جۆر زیاتری نقڵاتوە ناوەکەی ئەمەنە شیرینی تایە باوە بکە لەوانێ بۆ مناڵ هەموو دانەکانی کلۆر بەڵێ وێرانێکە تەسەوڕ بەڵام چەند گرنگە ئێمە و خێزانەکان و شاریومانە بێ لەبەر دەسا داینێن ئەڵ لەبەر دەسا دایمێن کە داونە نایتریش هەتا وەکو قوتی ینی ئەگەر ئەوش دوور خێن و مناڵ ئەوە میتابۆزمی سریع وەکوم گەورە نییە بڵێ زوو گەورە بێ وریکی دروست بێمانە بەڵام دەمودانی وێرانە بێ وەکوێ من نییە بتوانێت ینی خۆی ئەبێ هەموو دوای شیرین خواردنەوەیەک ئەبێت تۆ دەمودانە شویتانی شک نییە بە فڵت بە معجون بەس بە فڵچە سە من دووەش بنان خۆم نیوەڕێ وارە سە نیوەڕۆ شتێکی کەم خۆم بەس یەکسەری یا قاوە خۆم بە هەمان شێوە یەکسەر بۆچی لەگە قاوات تۆی سەر بێ ئەوکەوە دانمانە دانەکانی وێرانەکە مناڵ ئەو شتانە نازانێت لەبەرەوە فێریکەین باشترینشتەوەی بڕێی من لە سفرەی ینی بڵێن جەژنە یاخو لە ڕۆژەکانی کەشە داینەی خواردنەتان دەستەکانی بەرێ بۆی تێر بێ ئیتی کەمتر شیرینی بخواتمانە ئەوەی مۆزڵەکە ینی ئەگەر تۆزێ پرۆتینی زیاتری بیتێ و لەگەڵ چاور بێت تا ڕادەیەک ئیتر شەهێتی شیرینی کەم ئەبێتەوە ئەگەر ملاحظە بکەیتەوە وەک باسمان کرد لە زۆربەی نەکانە مەسەن ئەگەر پرۆتینێکی باش خۆی و چاوریشی تیابێ باشە لە ڕۆی دەماغتەوە تەوان باشە وات هەست بە ئینەکەی هەست بە تێربوون ئەەکەی کەمتر وەکو ئەڵێیت ئارزوی شیرینەکانەکەی تۆمانە زۆر باشە اینجا سەرکە با بچینە لای گروپی موزیکەکەشمان بچینە لای هونەرمەندەکەمان بزانین کەش و هەوای سلێمانی چۆنە کوردستان خۆشە کە هاتوون بۆ ئێرە ئێستا ئەم چە ڕۆژی جەژنە لێرە بوون زۆر بەخێر بێن ئێمەش بەنەوەی خۆمان پیرۆزبایی جێژنتان لێکەین هیوادارم جێژنە بێ پڕ لە خێر خۆشی ئاشبوونەوە و پێمان خۆشە جەژن لە سلێمانی بە تایبەت جەشن ڕەمەزان زۆر تایبەتە یعنی زۆر قورس و قایم بەڕاستی ئەو جەشنە بەڕێوە بن هەموو ساڵێک ئێمە زۆر پێمان خۆشەوە تقریبان ئێستا و ماوەیەک 5 ساڵ هەموو ساڵێک جەژنان لێرێ کاتێکم جەژن نییە لێرە بن بەڵێ بەڵێ جێژنی نەورۆز ڕەمەزان جەژنی قوربان زۆر بەخێر قوربانتان چالاکیمان بۆ ئێمەش وەکو نوێنەری موسیقای ژنانی ڕۆژهەڵات وەکو گروپێکی ژان چالاکی زۆرمان بووە لە شاری سلێمانیا بە قوڵی خۆتان تەبعەن سلێمانی و سنە هەر وەکو یەکوانیانی لە کەش و هەوا لە خەڵک لە گەرم و گۆڕی و خوێنگەرمی و هەموو شتێکی ڕێک یەک وایە شەوەکانی ئاویەر و گۆیژا نازانم ڕێک وەک یەک وایانە بەڕاستی کورد لە هیچ شوێنێک غەریب نییە لە هیچ وڵاتی خۆمانە مووی خاک خۆمانە بەڵام سلێمانی هەستێکی زۆر جیاوازی هەیە بۆمان قەت هەست بەوە ناکەین کە شوێنێکتر جگە لە خاکی دایکیمانە هەز ناکەی میوانی غەریبی هەستەکەی شوێنی خۆاتە بەڕاستی وایە دکتۆرە و نەریتە جوانەی سلێمانی بۆ شارەکانی تریش هەمیشە بەس لێرە دایمە هەستی کردووە غەریب نیت ینی باوشی گەرمەیە هەستەکەی خەڵکەکە ڕوویکی خۆشە لەگەڵتە ینی ئەم میوان ئازیزانم بەڕاستی پێش پرۆگرامەکە پێشووی دەست پێ بکەین لەگەڵم خاتونە بەڕێزانە باسیەوەم کردوتم من چوون بۆ سنە بەڕێزی من سێ جار چوم قسەکەی بۆ ینی و کۆڵی دامن بۆ قسەکەی حڕێک ئەڵی خوێرێ ینی فەرقێکی نیە حتا گۆیژە ئەو ناوی چێ ئەوەی مەسەنەمانە شەلالاتی تیا هەموو شوێنێکی خوێرە یەک تۆ سفێنکترە لێرە تەوان لە ڕووی جغرافی ئەوان بەرزترە بانە ینی لە شاخەکانمان زۆرترە بەڵێ بەتەکیدی بەزێکی ناو بازار و خەڵکەکەی بەس ئەو پرسیارە زۆر مهمە تۆ لێو بکرای کاکسەرکۆ ئێوەش نانی بەیانی چکە زۆر شوێنەیە کوردەوە نانی بەیانی ئەخۆن یان ناچکە زۆر شوێنە نایخۆن بە تاکید ئەیخۆین بەڵام ئێمە خواردنەکەمان ئەوە نییە یانێ وەکو نۆستالژیک مناڵی هەل لە تەمەناڵیەوە ئێمە بە بۆنی خۆرێش سەوزی هەڵەساین لەخەو ئێمە گۆشت و مریشک لێ نانین نانی تایبەتی جێژنمان کە وەک فارسیوتنی قورمە سەبزیە ئێمە پێڵێن خۆرێش سەوزی ئەوە دکتۆر پێ خۆشە سەوزات ئەوەی مەسەن گۆشتی تێکەن و بۆنێکی خۆش بەراتەوە ئیتر هەر بۆ کە ئەڕۆن نوێژ جەژنە خوێنن یێنەوە ئیتر هەتا شەو خۆرێش سەوزی ئەخورێت برنجە بەڵێ برنجی شلێ ینی بڵێ نانێمە خۆ ئێمە یەکشتەکەشی هەرتیایە بابا خورمە سەبزی بەڵێ بەڵێ سەوزەواتە شلێکی سەوزەواتە لەگەڵ گۆشتشی تایە ولی زۆربەی لە بنەماڵەکان وەک نانی بەیانی نایخۆن ئەزانی هەر لەبەر ئەو باسی کە کاک دکتۆر باسی کرد هەروایە ئێمە بۆ بەیانیان مەسا هەڵناسن ساعت 6 و 7 بەیانی نانەخۆن ئەوە مهمە
مثلا ئەڕۆن بۆ نوێژ و جەژنە موارەکی و ئەمانە دێنەوە لە سعاتدا ئاوە نانێک ئەخۆن سێ و چواریش نانێک زۆر چاک بەتاکیدی ئەوە زۆر باش یعنی ئێمەش ئیسەش وایە سلێمانی باسی کۆن ئەکەین زۆرتر ئیسەش لە ساڵ 50 توانم بڵم خەڵک سلێمانی هەتا دوای 11 نانەخوای بەس دکتۆر بام یەک پرسیار لە خاد و شادی بکەم برنجەکەیان چۆن لێنێ چکە دایمە ئێمە تۆزێ خەڵکی سلێمانی من هەندێک ڕای ڕەخنەمەیە لە گەرمە حەزمان لە چۆوری و ئەو شتانەیە تۆزێ من دوای هەندێک ڕەخنەمەیە لە قینەوان چۆن بیرکردنەوەیان بۆ بەهداشتی زۆر جیاوازتر لە ئێمە دوای پێڵێ مەسەلەوانی زۆرشتان باشە لە ڕووی مەتبەخۆ برنجێکیان بۆ دانام بەڕاستی زۆر وشک بوو ئەجا دوایی وتم زۆر وشکە هاوڕێکم لەگەڵاوتی بۆ سێسا پیان ئەڵێم پارچەی پەنیریان هێنا خسیانە سەری دوای ئەو هاوڕێم داوای کرد شتێک بوو لە ناو برنجەکە کەباب جوجە کەباب ئەوەی داوە ئەو برنجە چۆن لێنێنەوە هەر ڕوونی لە سەرەتا شتێکتان بۆ بڵێم ئێمە خۆمان شوێنی گەشتیاریمان هەیە و لە دروستکردنی خواردنەوەوانە ئیتر یانە ئەزانین چی بە چییە بەڵام بە تایبەت ئێران لەسەر خواردن و شتە زۆر حساسن ئێمە برادەرەکانمان کە لە سلێمانی و باشوور و مەسەن دێن بۆ لایەمە بەڕاستی پێیان سەختە خواردن بخۆن چۆن نە نمەکی خۆی زۆرە نەڕۆن ئەو وەختە زۆر شتایکی مەسەڵەن وەکو ئێرە ئێمە غەزای ئێوەمان پێ خۆشە خواردنیەوە بەس بۆ ماوەیەک یعنی ناتوانین ئەو چۆری مەسەن برنجی ئێمە برنج شۆماڵ دروستەکەین ئەوەی شۆماڵی ئێران کە خۆیان کشتیەکەنەوەوانە ئەیهینین مەسەڵەن لە قابلمێک بەش 4 نەفەر دوو کەوچک ڕۆنی تێ ئەەکەین بەخۆیەوە ئەکڵێت و تەواو یانی تر شتێک ڕۆنێک زیاتر پێیان ناکەین و هەر بە وشکە جا شلەکە ئەگەر چەور بێ مەسەڵەن هەر ئەو خۆرێ سۆزیە یا کەبابەکە خۆی چەورە کە ئەیکەیتە سەر برنجەکەیتر نایەوێ یعنی بەڕاست ئێمە ناتوانین ئەو برنجە بۆ هەموو چۆری مەسەن 3 ڕۆژ 4 ڕۆژ پسەر هەم مەسەن بیخۆین بەڵێت خواردنەکانی لەگەڵ شوێنەکانە و لەگەڵ نەریتی شوێنەکانە جیاوازی بەسەرایەت بەڵێ ئەرەوەڵا باشە جەبا و خاتونانی دیکەش پەیامی جەژنانی خۆیان بگێنن زۆر بەخێر بێ خات و ڕۆژنا بەخێر بێت پەیامی خۆت بگێنە بۆ ئەم جەژنە ڕاینە خەمەتا جەژیشتان لێ پیرۆز بێ بە تایبەت ئێوە بینێرە جوانەکانی کورسەر ئیشەڵا کە هەرچە ساڵە بەخۆشی و قەلبساقی و جەژن بگرن و هەمیشە دڵخۆش بن کۆکرەوەی گروپەکەشیت بەڵێ پێمان خۆشە باسێکم گروپەمان بۆ بکەی لەگەڵ ئێمە زۆر جار پیاوان ئەڵێن تۆزێک نائیلتیزامیمان هەیە لە کات و لە کۆبوونەوە ها دکتۆر هەر کاڵێ سەعات لێ بم نازانم بۆرە بێت دەونی لێ بێ ساعت دواکەویت لە خانمانی شاوان بۆ کاتی پرۆڤەکرد ماشەڵڵایان لێبێ چاویان لێنام فرە ئانتای من هەم لە پرۆڤەکردنە لەسەر قەرادانە بۆ تەمرینەکانمان هەمویان ئانتای من و وەختی خۆیان تێن پرۆڤێ خۆمانەکەین و باسی با گروپەکەیش بکەم ئێمە 10 ساڵە 2 ساڵە بێک و هەر ئیشەکەین هەرمەشن یان زیاترن 8 کەسین 8 کەسین وەلێ بۆ ئیتر بەرنامەگە دەرۆ ناتوانین هەمویان بینین چۆن ئیتر مەحدودیەتمان هەیە لە 5 یا 6 کەس فرەتر ناتوانین بینە دەرۆ ئیتر ئەم گروپیشە ئەڵێم کە ئێمە 2 ساڵە بێک و ئیشەکەین بەڵام ناو گروپکرد جیاوازترا بووکین مەسەڵەن گروپی پیاوان ژنان هەر بێک و کارمان کردگەوە لێ گروپی کیژان بە ماوەی 7 مانگە دەستی پێ کردگە خۆشبەختانە لەم چەند مانگیشە فرە خاس چووگە بەرۆ ئیسیشا خەریکین کلیپێک زەبتەکەین ئەوڵین ئالبۆمی ئەوڵین تراکی ئالبۆمی گروپی کیژانە کە ئیشەڵا بە ماوەی مانگی تر پەخشەوە بێتەوە ئیشەڵا کە ئێوەش ساپۆرت بکەن لە ئەوڵین کلیپمان لە ئیشەڵەمەش بە زووترین کات ئەو کلیپی ئێوە بینین ئەو خاتونەی دیکەش پەیامی جەژنانی خۆت بگێنە منی سڵاو ڕێزم هەست فرە خۆشحاڵم کە ئیمڕۆ هاین لێرە لە سلێمانی پیرۆزبایی جەژنەکەم ئینشاءڵڵا هەموو ساڵێ لە کناریەکە بە سڵامەتی بین و بەخۆشی فرە خۆش بوو داوەتەکەتان پێمان زۆر خۆش بوو یەکەم جارتە بیتە سلێمانیان تۆش جاری کات نە لە منداڵیە هاتووم بەڵام لەم تەمەنانە ئەوڵ جار گۆڕاوانە باڵێ زۆر گەورە بووگە پیشرفتی کردگە فرە خاستر بووگە ئینشاڵڵا هەر خۆش و سلامەت بێت یاخوا بەخێر بێن بەخێر بێن ماوە جارە ناچینە لای ئەوان پێمان خۆشە بەرهەمێکی کەمان جۆ لێ بێت بەوەنەی جەژنەوە بە جۆمان لە گۆرانی بێت
أمان 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 لتنياي شوي جينا أنا مهنقاي كرانا نيا دستك نيا دستك درم بيني لنا أمقر ورانا أمان 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 أزانم هرچن هاور لجر خاک و گل یادی یارانم جوانی در ناچی لدل أزانم هرچن هاور لجر خاک و گل یادی یارانم یانا در ناچی لدل خوز بکر یای گردون و جاران بسوری تواب کامی یاران خوز بکر یای گردون و جاران بسوری تواب بکامی یاران دوری بسر چه هاور غریب نمینی هر کس لنا یاری خوی بمینی دوری بسر چه یانا غریب نمینی هر کس لنا یاری خوی بمینی هر کس لنا یاری خوی بمینی خوش به و دەستان خۆش بێ دەستان خۆش بێ سپاس دەستان خۆش بێت جا بابچین لام دوو خاتونەی کەش خاتوو شەفەق باش زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت پێمان بڵێ تو یەکەم جار تایان جاری کەش هاتی بۆ سلێمانی ئەیە خوا بەخێر بێ بەخێر بێ یاخوا سپاس بۆ ئامادەبوونت جەژنە پیرۆزەی خۆت بکە و دڵخۆش بێم چەند ڕۆژە لە سلێمانی چەند ڕۆژی کەش لەگەڵمانە مێنیتەوە منیش بە سەحمە خۆم تەبریک هێژەم جەژنە پیرۆزباییتان لێکەم ئینشەڵڵا کە ساڵێ بە دڵخۆش هەر کەسێک لە تای خانەوادەی خۆیان جەمەوە بێتەوە جەژنی بگرێت وەڵا دوو ڕۆژیش قەرارە لە خەمەتێوا بین هەر لە سلێمانیا بە اینکە ئیمڕۆ بارانە کێشفرە بوو لێ هەر بازم پێمان خۆش بوو زۆر خۆش بووە هەواکەی جە و محیتە سلێمانیش کە هەمیشە پێمان خۆش بووگا میشش میوانداریەوەمان بەدڵ بوو کە دەستان خۆش خاتو ڕۆژتا بوویتی لە سنە شەر بارانە بڵێ لێش بارانە تەواو هەر یەک جوات زۆر ئەرە بارێت کاتە هەمان کەش و هەوایە هەر لەگەڵ یەکای وەک وای لێش بنیەوە یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم خۆشحاڵ بووین خاتو دکتۆر من لەگەڵ ناوەکەمە دووجارە هان کوژانمە و نووسیمەوە ئێمەڵین ئاورنگ ئاڵێ ئاورین ئەڵێ ئاورین خاتو ئاورین زۆر بەخێر بێت بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت سلام و ڕێزم هەست پیرۆزبایی جەژتان لێکم لە ئێوە و لە تۆ هاوڕکارەکانتان لە کورتسەر سپاس مەمنون ئاورین یعنی چی؟ ئاگرین ئاگرین ئاورین ئاور ئاورین کۆلەن بە یەکەوە ئێمە ئاگرینمان هەیە ئاگرینمان هەیە بڵێ هەر ناوی ئێمە بە ئاگرێجین ئاور ئاورینە بێتە ئاگرین بەدا ئێمە کوڕە من ئەوەی بینی بێتم ئەگرین هونەرمەندێکی هینمانەیە ئاگرین دەمخۆشمانەیە کوڕێکی دەمخۆش بەڵێ ئەبێ بۆ هەردووکیە بێت تەوان بە تەکیدی زۆر باشە زۆر بەخێر دەبی بۆرە نا منیش شاید ماوەی 10 ساڵ هاتوو کوێراکەم ئەیە خۆ سپاس هیوادارین لێرە دڵخۆش من سپاس بۆیە کە لە بەرنامەکەی مەشتا چەند بەرەمێکی جوانمان پێشکەشە دووبارە زۆر بەخێر بن سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بن جا دکتۆر بە بینەوە سەرەوەی کە ئەمە ئێستا جەژنە ماوەیەکی باشە مانگەکە ڕۆژان بە ڕۆژوو بن ئەبێ وردەوردە لە بەروی کات تەنان نانی پاشە خوراوە ئێواران لە ڕۆژەکە هیچ شتێ نەخوراوە ئەبێ چی بکرێت بۆی کە وردەوردە لە دوای جەژنی شەوانێ سیستمێکدا بنجێ بۆی وردەوردە جەستی خۆیان بگونجێنەوە لەگەڵ خواردنانە کە لە ڕۆژە ئەخورێت بالضبط ئەو نەسەقەی کە وەرمان گرتو ینی مەسەن بۆ منێت تۆ شخصێک 30 ڕۆژ بە ڕۆژوو ینی لە ماوەیەم 30 ڕۆژە
سی ڕۆژ تقریبا 15 بۆ 16 ساعات بەڕۆژوو بیت یعنی گەدەت بچووک بۆ تۆ بە طبیعەتی حاڵ یعنی زۆر باش بۆ کێشە لەوانە هیوایە 4 کیلۆ دابڵزیوەمانە ئێمە یەک جار کێشە نییە سەنانی بەیانی و کاکسەرکەوتی یعنی یەک جار کێشە نییە ینی تۆ یەک جارەکە بەیانی نانی بەیانی خۆی وەکو بۆنەیەکی کۆمەڵایەتی و خۆشەوەمانە بەس نەبێ بەخۆ ئیتجاریکە دەستکەینەوەمانە ئەوە کێشەکەیەمانە تۆ گوناحە 30 ڕۆژە بەتەواڵەتی گەدەت بچووک بۆتەوە تەعەقلومی کردوواتە ئەڵێ ڕاهاتووە لەسەر کەمخۆری باشە ئیتر لە دوای دوم ڕۆژی جژنەوە خۆت فێرکەرەوە هەر بە هەمان شێوە باشە بەڕێی منیان نانی بانێتوانین تەرکەیت نان نیوەڕۆ بڕێکی کەم خۆ وەکو باسمان کرد با پرۆتین تەندروستی تیاابێت چوری تەندروستی تیاابێومانە و بە هەمان کاتە نانی ئێوارش خۆ و لە هەم دوای نانی ئێوارەوە ئیتر بە هەمان شێوە نان هیچ مەخۆوە کە ئەنەوە ڕۆژویت تاسپێن نیوەڕۆ ڕۆژی جەژن ئیسtisنایە وەکۆڵی ینی حسابی ناکەین ڕۆژی یەکەم ڕۆژ جەژن ئەو لەبەر ئەو بۆنە کۆمەڵایەتی ئەومانە لەبەر زۆر ئاسانە تۆ لە دوای 30 ڕۆژ باشە بە یەک جار ئەو نەسەقە تێک ناچێت لەبەر ڕۆمەزان لەبەر جەژنۆمانە ئیتر بەڕێی من لە دوای دوم ڕۆژ جژن تۆ ئەتوانی خۆت ڕایەنی تۆ جاری کرد لەسەر ئەوەی کەوا ئیتر کەم خۆری چکە ئەگەم لە حەزە بکەی بیکەی یعنی وەرە ملا حەزە بکە هەر ئەم نان خواردنی بەیانیە هەر سێ ڕۆژەکە بیخۆ لە یان ڕۆژی یەکەم ڕۆژ دوم ڕۆژ یەکسەر لە شداوای زۆرترەکاتەوە یەکسەر دەتەکرێتەوە گەدەتەکرێتەوە بەرە وەکو پێش ڕەمەزان و ئەو چەند کیلۆی کە ونە کردووە هەمووی سێت و شوێنی خۆیمانە بەرەوە باشترین فرسەیە ینی کە تۆ 30 ڕۆژە بطبيعتي حال برسيتني وراهاتوي لسر او كم خوري استاذ دكتور رقمان بي ام سير روجا بالضبط وزينا خوي ام سير روجا او امرو باني دوباني جنة سركوت روجي تري بوزيات شتيجي خوش بس قام نعرفوا كان روجي دوم روج سين روج كان اني باني هي مش حسكم كوالي شو هي اي لا دعوه بلا مالك مشكله مالك وريا كاكا ناني باني ناني باني نيو روبودا ايه نيو روبودا ورا انا خوين يعني واقر باني برشا اخوي وانا ايه برشا باني ويتد برشا برشا بس امريكا هاي هر يكم روجا هر يكم روجا يعني يكم روجا باشا دوێنێ جامنیش سشتە خۆشە بۆ باسکەم دوێنێ آخر ڕۆژ بوو لە هۆڵەکانی وەرزش لەوانەیە زۆربەی هاوڵاتیانوانەی کە ڕۆکەنێت پیان وتم هەتا شەمەنێنەوە بێ من دوێنێ تاکید مەکرۆ ئەموو ئەی باشە گەل لە دوم ڕۆژ و سێم ڕۆژە تیان واز لە خۆت هێنیم سێ ڕۆژە تۆزێت چێشتونان بخۆی وتم باشە کاکەوە چمە باوجا زۆر فەرق کردووە یاخوا ماشەڵڵا لەوێت تۆ زۆر ئاگاد لە خۆتە لە مناڵیش هەوا بوویت بۆ خۆت یان لە جەژنانە چۆن بووی دکتۆر پێت بڵێم یعنی کاک سەرکۆ ئیسە خەڵکێکی زۆر ڕێزمە ئێسم قسەیەکەمەوە زانە لەوانەیە وا تێبگەنکەوە کۆمەلگای دکتۆرەکان لە هەموو کەزاتە تەندروستەژین نامەوێتمەوە بابدوان لێم حەز ناکەم بەڵام بەداخەوە زۆر ناتەندروستەژین تۆ بووی پرسیان بایسە بینەرەکانمان نەڵێ وەڵا لەوانەیە دکتۆر ئەمە بێماڵێ بۆ ێریش نەخۆ کۆمەلگای دکتۆرەکان من بەداخەوە قسەیەکەم یانی هەمویان ڕێزانە لام یان زۆربەی زۆریان ینی بڕی ئەو جۆرەی ئەو بڕە زۆری کە لە خواردنەوەی کحوول ئەی خۆن بڕی ئەو جۆری زۆربەی ئەگەر بکەیت لە جگەرە کێشانە ینی زۆر لە خەڵکی عادەتی زیاتر باشە وەرزش نەکردن لەبەرەوەیکەوە بە عوزرەوەی کەوا من بانی ئەچم بۆ خەسخانە ئەیۆنی و ڕعیادەمەیە نازانم شەو عەمەلیاتمەیە نازانم چی وەختێزانی بە مانگ وەرزش ناکەوامانە لەبەر زۆربەی زۆری ئەو کێشانیان بۆ دروستبوومانە نا من شخصی خۆم هەر بە مناڵیش کەم خۆر بووم لە ژامە هەر قەڵەو نەبوو ینیوانە باشە جموجوڵم زۆر بۆمانە بەڵام ناتوان بم خۆراک ینی تا ئەم 5-6 ساڵی پێشووتر خۆراکی تەندروستم نەخواردمانە ئاخر جار تقریبا نەتوانم بڵێم ینی کە زۆر کێشم گەشتە 97 کیلۆ بۆ من زۆر نییە لە چاو یان ناتوانێت شتا بێ قەڵەوی چکۆ بەڵام 160 سانتیمەترە بەڵام ئیتر ئیزعاج بووم گەشتمە مەرحەلەیەکەوە پرخە دەستی پێ کرد ینی بێزار بوو خێزانەکەم لێم باشە هەندێک شەو کە کەوتم بەلاومانە لێدانی دڵم یعنی هەموو ئەم شتانە یەکسەر وەکوڵێ جەرەسی مەترسی لەیدا لە مێشکمە یعنی ئەمە یعنی ئەوە بڕم بەم شێوەیە زۆر ئاساییە یایکە لە هەموو ئەو شتانی کەوا زۆر ڕسمە بۆ بێنایە دکتۆر ڕسمە هەبوو و کاتی قەڵشانی بنەرەمانە ماوە دکتۆرە دەمون چاوشتم نا بەس هەر یەک تۆز هەستەکەی کەوا ئێرەم زیاترە یەک لە ناو ڕسمە کۆنەکانمە یەک جار فشاری خوێنی خۆم گرت لە معلوماتێکی خەڵکێکی زۆر حتا دکتۆرەکانیش باوەڕ ناکەم بە سێمانگ زەختێکی خۆیان بگرن یعنی مەگەرێکی زۆربەی خەڵکی عادەتی ناتوانانی تۆ لە دوای 40 ساڵیەوە یعنی بە زۆر ئاگات لە خۆت بێ ئەگال لە شەکری خوێنە بێ ئەگال لە فشاری خوێنە بۆمانە جارێکیان گرتم لە حدودی 130 بۆ من زۆر بوو لەبەری من کابراایەکم و ئەجوڵام و ڕاز و سەفەر زۆرەکەمەمانە ئیتر لە دوای ئەوە هەر ئەوە وای لێ کردم لە دوای ئەوە کە یعنی هەوڵمدا خۆمدا بەزان و دەستم کە بەژانی تەندروست و دبلۆمێک مێنایە لە زانستی خۆراکە و ئیجاهاتمەوە هێنا من فترێ دوور بووم لە
لە پراکتیسی ینی طبی ومانە بە بزنسی طبی و خەریک ومانە هاتمە ناو بینەکە و ئیسش ینی بۆیە باوەڕم هەیە کاک سەرکۆ من هەر کەس لە هەر بوارێکە ئیش ئەکا بەڕێی من پێویستە پێشەنگی ئەو بوارە بێ ینی جەنابەت ئەگەر تۆ باسی پاکوتەمیزی بۆ من کە ئەبێت تۆ خۆت پێشەنگی پاکوتەمیزی بی کاک سەرکۆ باسی رازە بۆ کە ئەبێت تۆ خۆ پێشەنگی ئێمە پەیوەند خان باسی چێشتێنان ئەبێت لە ئێمە زۆر ینی معقول نییە من ینی دانیشم باسی ینی ڕێنمایی خۆراکی و تەندروستی بۆ خەڵکەم و خۆم هەموو خۆ ناتەندروستە ناکرشتیوار نییە لەبەرەوە بەڕێی من ئەو کەسێک کە لە هەر بوارێکە تۆ دکتۆری دڵیت معقولة دكتوري ضل جرب كش يعني بس رحمة الله يعني تو هاتوي بهمومان وأيلي وقسطرة كيتو يعني معقولة وازن مش أنا بينك باشا معقولة تو دكتوري ضل بيتو دانشي تو مثلا كحولة حفتة كاتشار بينج دانجار خويتو لقالي شاروجي باكتين ودو باكت أما يعني بيني نايلم رزمة أبوها مو دكتورة كان بلام يعني من موكو ينايلم موكو أجر قريمان ناكرت بهمان شو تو لهر بواركا أبي بيشن بي بيشوي زانياريو ڕێنمایی تەندروستی بە یەکێ لە هەر بوارێکی خۆتە وانە ناکرێنی تۆ معقول نییەمان لەبەرەوە زۆر لە بەعکسەوە لە کۆمەلگای دکتۆرەکانمانە زۆر حتا مردنی پێشوەخت زۆرە ئەگەر ملاحەزە بکەی پار لە نیوەی دووەمی ساڵی 2023 5 بۆ 6 لە دکتۆرەکانمان ینی کۆچی دواییان کرد بەداخەوە ینی خەز نازانێ زوعکات تا ئەگەینەوە ئێمە کێشەیەکی گەورەمانەیە لە کۆمەلگای ئێمە کاک سۆران کاک سەرۆک زۆربەی کات باسم کرد لە بەرنامەکانیەوە ئێمە ناگەینە فرای خۆمان ئللا کاتێک کە جەڵتە لێمانەیە کاتێک تووشی کێشێکی گەورە بین ملاحەزە بکە بە هەر کەس ئەڵێ ئەمەنێ 120 کیلۆیە مشکلەی گەورەی هەیە فەحسەکانی هەمووی فڕیون لە چاوری و نازان چی و شەکری خوێنەوانە هیچ هەرڵێ فشەیە هەنێجا خۆی لێ ئەدزێتەوە بەس بۆی کە باوەڕکە هەموو دنیای بێتێ نەک هەندێک کەسیانێت لە ڕووی خەرجی و پارە و هەندێک لە ڕووی کات و لە ڕووی تااقەتیشەوە خەرمانە هەمووی ئەبێ خەرجکەیت بەسەراحەت بۆ ژانی تەندروستە کاک سەرۆک لە کات و وەخت و پارە و خەرجی هەمووی اینجا خۆ بگاڵتە نەبوومانە ئەو 2 ساعتەی بەعزە کەس ڕوانێرگەلە خوا لە شوێنەکان ئەم دانیشتوە 2 دانە ساعت ئەچێ بۆ جم دانیشتووە ئەو نەخۆشە نەهیلاکەتیە بەڵام لەبەرەوە کەواتە لە کات و لە گیرفان و لە جوهد و لە هەمووی سەرف کردووە خەڵک ئەوە ناکات تاکەی کە تووشی کێشێکی زۆر گەورە بوو اینجا ئیتر بە وەکۆڵێ بە میهرەبانی و دەستەکا بە سەرفکردنی پارە لە ڕێگەی عملیات و قەستەرە و فەتحی سەدر و هەمووی یعنی بە تاواتی ئیتر وەکۆڵێ کەریم ئەبێت بەس پێشەوەی تووشی ئەو کێشانە بێ بڵێ وەرە بە یەک لەسەر دەی ئەو پارەی کە سەرفی ئەەکەی کە دوای چەند ساڵێک کە تووشی جەڵتە بی وەرە سەرفی کە لە خۆراکی تەندروست لە ژیانی تەندروست چێکێکی 6 مانگی چەندها کەسێر لاانێ بە 5 ساڵیش چێکەوە ناکەزانانی چەند جار لە خەریکە سەرمە تەقێ ئەڵم چەند 4 ساڵ 5 ساڵ سەر یعنی مە 5 ساڵ تیارە ینی فشاری خوێنی هەیە بەس هەر نایکە هەر چێکەکە ناکە لە خۆیەوە نییە حتا جەڵتەی لێ کە جەڵتەی لای دایمەش بۆ ڕاتوینەڵێ بە هاوڕێک دەڵی کاکە و کۆلایەمەخۆ ئەڵێ کورە دەفشەیە ڕاستەکە ئێستا هیچ دیاری نایە بەڵام ئەمە کەڵەکا بێت لە لای تۆ ینی ئەڕوات يعني من كلكبوني اشتكانا لاخيرا دواي تشيلو بين صالي تشيل بو تشيل بين صالي باجكي ادي بلا اوقات خراب باجكي كواد دكتور بابنا سر جرنجيجا مكان بلا لو كما هنا شاتي كان بيوند صدق بلا زي شاتي كان لكنترول بيانو او كمان الله لو دي كناني بياني كي زور شاكا خوي هم روجا لا شو من بلا مامرش ناسي لا شو مامرش بڵێ بەس هەفتەی یەک جار لەگەڵ خێزانەکەمان ئەڕۆم هەموو هەفتەی یەک جار ئەوە ڕەمەزانی بەسەرا چوونە چوومەمانە یەکشتی کەش ئەو برادری کە منی بینی و پێی بڵە سەعاتە منە بینیوە پشتیوان ساعات چەندەوە جاڵێکی لەگەڵ خێزانەکەشدا کەم منی بینی بێ دەو چارە دەو نیو بۆ یانزەش ئەویش ئەگەر بەدەست من بێت هیچ ماوە کاتە هیچ ماوە کاتە خۆی خەڵک زووە چێ وەلای آخر ئەوە کێشەکەی تۆ دانیشتە ساعە 6 بەیانی یعنی بەڵام تۆ ئەگەر باش یەک وەجبە لە هەفتەیەکە نانی بەیانیەکەت تەخیرکەی بۆ نانی ڕۆ زۆر ئاسایی باشە دکتۆر بیستمانە کە ئەڵێن هەندێک جار نانی بەیانی لە هەندێک توێژناڵە نانی بەیانی خراپە مێخۆ هەنێکی ئەڵێ باشە بیخۆ هەنێک ئەڵێ گرنگترین نانی بەیانی لە ڕۆژەکە لەوەی کە ژەمێکی زۆر باش خۆیت ئەسە نانی بەیانی باشە یان خراپە بیخۆین یان نەیخۆین اعتماد دەکات چەند فاکتۆرێک ئەگەر جەنابەت مەسەڵەن بۆ من کێشە نیوەمانەیە زۆر ئاساییە ئەتوانی بخۆی کۆ کێشەکە چییە کە بەیانی هەڵەسیت گەدت بەتاڵە شەکری خوێنم بەتاڵی فلات بووە باشە ڕادەی هۆرمۆنی ئینسۆلین کە ئەو هۆرمۆنی کە ئینسان قەڵەوە کات باشە لە کەمترین ئاسایەتی یەن ئێمە نان و برنج و نازانم چی و هەموو یاخو پەنیر و ماس لە کورداوەریە نان و ماس خەڵک غەڵەت تێگەشتە لەوانەیە حتا لە ڕۆژهەڵات بەزانە نان و ماس شتێکی زۆر تەندروستە بەڵام تۆ بەیانی هەموو شەکرە نان و ماس یعنی کەیتە ناو این تۆ لە سعات چەندیشە
کارساتەوەی کاک سەرکۆبان کاک سەرۆک هەیە سعات 5:30 و 6 وەڵام مێگەر پێش لەو کاتێ بۆ کارەکەی 4:30 و 5 بەداخەوە بەسەری شاخەوێ بەسەریا هەم نایە خویەتۆ هەم بخەوێت و ئەنج ساعات دەوێمانە لەبەرەوە کاتەکەی تەوقیتەکەی غەڵەتە یعنی من حەزم لە نانی بەیانیە ئەوش طبعا لەژێر زەختی خێزانەکەمان طبعا زۆر حەزی لێ باشە نانی بەیانی خۆشە مەسەڵەن بۆ منە قەیماخ تا ڕادەیە کەمێک ماس خۆی لە هەفتەیەکە یەک جار من شیرەمەنی خۆم لە هەفتەیەکە یەک جار شیرەمەنی خۆم باشە ماسە گوێزە کەمێک هەنگوین زۆر ناکا بێتەوە ئێمانە ئەمانە وەرە چییە تەنها وەختەکەی بگۆڕن لە نیوە ڕۆ بیخۆ لەن تۆ لە جاتیەوەی سعات 5-6 بەیانی دانیشی ئەمانە ئەکەیت وەرە سعات 12 نیوە لەبەرەوە من لەم ئەخیرەشە بەڕاستی تقریبا هەفتە جارێک ڕۆشتین بۆ لای ئەو مامڕۆژە خواردنێکی کوردەواری زۆر خۆشیە تا ڕادەیەکی زۆر خۆمە پارێزم لە هەندێک لە شتە ناتەندروستەکانی بەڵام نابێتە هۆی ئەوەی کەوا دکتۆر شکر بەوەی تۆ وایە وڵڵی و بینەرەکانمانە ڕوا ئەوە دووشی جگەرم بەرێت خواستێت چوار کوت دوو گیشی پیۆکە بە دوو سەلک پیازی شۆی خوادەوە شەر بۆ خۆی کێشەیە من با هەر لەگەڵم گفتوگویانشمان با خاتونانە خات و شادی لە ڕۆژهەڵات نانی بەیانی ئێوە گەجوێتان لێمە باسی نانی بەیانەکەین چی حاضر ئەکەنێەوەش هەر وەک خۆمانن چاو ماست و ئەم شتانە یان چیکە باشوور هێما بێوەش خۆن لێرە شەوان درەنگ بەڵام لە ڕۆژهەڵات قسەکەی دکتەر ئەوەیە کە بەیانیان سعات 56 ئەڕۆن سەر و پێ ئەخۆن و جاتێنەوە ئەخەفن بە ملیا ئەومانە هەیە بەڵام نانی بەیانی ئەتیادی هەر ئێمە شتێک کە زۆر ئستفادەی لەکەین کەرەی بادام زەمینی لەگەڵ ئەردە و شیرە ئەردە ئەو ڕۆنی کونجی هەیە کە ئێوەش دروستیەکەن پێڵێن چی؟ ڕاشی بەڵێ لەگەڵ دۆشاوی تو دۆشاوی ئەو شتە گەرمیانە ئیتر گوێز و تایبەت بامی خام ئەوانەی کە برژا بێت و دەست هەر بە خامی فستە ئەوانەیە نان بەیانی وەێ بە ئام مەسەڵەن ماس لە لای غەزا زۆر ئەخۆن یانە لە لای وعدەکانی مەسەن نیوە ڕۆشام وەێ بە ئام من وا تێگەشتوم لە ئەوانەی کە مەسەن وەک خزم و دەوروبەریەکانمان نانی بەیانیان ئەخۆن بەڵام زۆر گرنگ نییە لایەنەوە مەسەڵەن بڵێ زۆر ئەوە حسابی بۆ بکەن و هەراوە تیکێک دوان بەسەر ڕێگا و کە ئەڕۆن بۆ سەر کار و بۆ سەریشەکانیان تیکێ دوان بخۆن وەێ شتی مەسەڵەن سوورە و کرا و گەرم مەسەڵەن شتێکە ڕۆن و شتێ بێ وەڵا نیسمانێمە ئەستان لە نان بەیانیانە مەسەڵەن ئەگەر ببێ زۆر برسیت بێ هیلکە و ڕۆنێکە تەواو ئیتر ئەوەی کە بەتاتە سوور بکەیتەوە یا مەسەڵەن شتێکتر سوور بکەیتەوە سوورە و کراومان نییە لە نانی بەیانیانە مەگەر هیلکە و ڕۆن دکتۆر ئەو ڕاشیش هەمووی چوری نییە ڕاشیەکە ڕاشی چوریکی زۆر تەندروستە ئەگەر کێشەی نییە نانا تا ڕادێکی باش کێشەی نییەمانە من هەندە ڕەخنەم هەیە لە یعنی من هەر زوو شتومە لە اینەکانش زۆر هاتوۆی ئینم کردووە کوردستانم کردووە لە هەمان کاتە خوارۆش تا حتا چوون بۆ مەسەڵەن کیش چوون بۆ شیمال 3-4 جارمانە یەکەم لە هەندێشتا ئانێمە باشتر بۆ نمونەوەوان کەمە خۆن دائیمەن هەمویان ینی کامیان حتى سير راضي قلوي لكردستان إيران يأخذ دائما شو نادرا يعني والله بروزانا قلوي كبيني لإيران لا أبي شوني هي شاخ زور لا والله بالنسبة لنا أن كم تروحون أما يجيك الباشتين اشتكانوا كي إما كوازو ده صلقن دو زوزونا ناخذوا كي إما دائما دمانا جوله أوكي شكيه ناني أخواني والرزور نادر تابانا بەڵام لە هەندێک شتێکە ئەمان بە ئین وەریان گرتەوە بە کەلتور وایان وەرگرتەوە کەوا مەسەن شتێکی زەوت تەندروستە بۆ نمونە خوێ ناکەنە خواردنەوە باشە طبعا هەموو کەس نەخۆش نییە تو مناڵت هەیە خوێ هەرم خوێ 83 کانزای چی پێڵم بە فەلزی پێڵم وەدانزم بە کانزاڵم چی فەلز کانزاوک سۆدیۆم پۆتاسیۆم فەلزی پێڵم ئەمانە کاریگەری زۆر تەندروستیە لە چیا لە بەرگری جەستەدا ئیسا گەرم لە حەزەکە لە کۆرۆنا بۆچی خەڵکێکی زۆر لە ئێران برد خەڵکی عێراق هەروەکو ئێران گرتیوانە سکەمتر خەڵکی عێراق باشە بەرگری سیستەمی بەرگریان زۆر بەهێزترە لەوان لەبەر خوێن ناخۆن خوێن ناکەیتە ناو خواردن ئەمەمان مەشتێکی باش نییە خۆ هەموو دنیا نەخۆش نییە تۆ مناڵێک عمری 6 نان تێی ناکەن هەم نیەک تامی خۆر خواردنەکە خۆش نابێ
نەمانە تۆ زۆری تێکە بەس خوێ زۆر پێویستە بۆ لەشی مرۆڤ خوێ بۆ دەماغ پێویستە بۆ ماسوکانە پێویستە خوێ یعنی وەکۆڵی سەری دەمارەکان ئەگەێنە بە یەک باشە بۆ لێدانی دڵ ئەمانە هەمووی کاریگەری زۆر تەندروستە نەمانە تۆ زۆر بەس پێویستە خوێ بکەیتە کەمەی خۆمی تۆ زیای کەمە بەڵێ بەنمەگەی خۆم تۆ ڕازە ئەەکەی بەنمەگەی خۆم بە لە ناو شل و خواردنە بەڵام وەکشت پێوەکردن ئەگەر ڕێژێکی کەمی تیار خۆراکە تەڵ پێویست ناکەن من ئەزام لای ئەمان نایکەن حد زۆر بینەکانن ئەوە ئەمان اینجا دووەم شت ئەمان زۆرتر یعنی اعتمادی کولیان کرد سەر ئەوەی کەوا کەمتر چوری بخۆن طبعا لەوا زۆر باشە تا ڕادە لەبەر چوریکانن چوری ناتوان درست خۆت زانم زەیتە هەرزانی کرد لە وڵاتی ئەمەشە خوێن بەڵام اعتماد ناکەن لە ئەو لاکەی کەوا بریتە لە قەن و شەکرەوە یعنی ئەمەی ئەمان مەسەن بۆ نمونە کە بۆ چوری ئەبین یەکساڵ سەم يعني بڵێن ژەهرە بەڵام ڕۆژی 15 جانە چا ئەخۆنەوە ڕزمە لە کوردستانی خۆمانە ئەمەە سێ عیارە شەکری تایەمانە تەسەور ناکرد لە ڕۆژەکانی هیوان تایە لە کوردستانی بە تایبەتی لە دێ و نەک شارە گەورەکانی و کوستنە يعني وقت لا ديكام توقعكم رجي بس شاب خاطر خد زاني تشا خوارنا ولا ايوه زور يعني بلم همونا فرق لكورساني رجلات توقعكم بينجا ولا اما تشازات هموني امنيتي كشكر شكر لا اوان وكو كلتشر با هني دانا بلام تشوري زوت بخراب دانا هردو خراب باشە دکتۆر لێ شکر لە خراپتر بە هەل هەندێک جارەمانە بڵێ باشە لێ خۆشمان ئێستا هەنێک کەسم بینی ئەڵێ من شەکر ناخۆم بە چاوە بەڵام دانیشە خورما دانێ قاپێ خورما ئەڵێ بەڵام من شەکر ناخۆم بڵێ ئەمە جێگەڕادەیە خورماکە شەکرێکی تەن هینە وەکۆڵی سروشتیە بەڵام خراپە لە ئاخیرا هەر بێتەوە بە شەکرۆمانە باشە لەبەرەوە ئەو شتانەی مەسەن بۆ نمونە چاورێکە ناکەن بەسەر برنجەکە ڕاستەکە برنجەکە بە ئیندێم بێتان بەس دوای لە ئاخیرا ئەمەنە کەرە ئەکەنە ژێری ئی هەمانش دەرەچێتەوە هەر لەگەڵ سوور بین بێتەوە اینجا یەکشی کەش بۆ بزانیت دائیمەن ئەگەر برنجت خوار بە کاڵی یعنی وەکۆڵی بە خامی و هیچی پێوە نەبوو شەکری خوێن زۆرتر بەرزە بێتەوە تا ئەوەی چاورتر بێت بەڵام چاوری تەندروست سەگەم لە حەزەکەی دوای ئەوەی لە ئێمەوە هین بوو یەکەم ئەمان زۆر لە تارانیش هین پارەی نەکرد دووک چی پێڵن ئێوە لای خۆتان دووکی حیوان پارێنێکە حتا لە ئێرانیش زۆر خەڵک ئەترسامانە کە دوای ئەوە لێرە تەبان خۆت زانی خەڵک مینی گۆڕا بۆ دوای تیتۆسمانەوە ئیسە لەوێش گران بوو لە تارانیش زۆر گرانە بەقەدە سعری کیلۆ گۆشتە بێتەوەمانە لەبەرێکەوە هەستیان کرد کە فعلەن ئەو ڕۆنە 1000 تمەنیە یا خولای ئێمە بڵێن 1000 دیناری لە ئەوان چەندێت ناتەن دروستە کە خۆراک بێنێ وان نزانی ئەگەر دووی حیوان خۆی زوو تووشی جەڵتە بینە بەعکس ئەوە خواردنی تەندروستی هزارها ساڵ پێش ئێستا خەڵکی وەرە ئەوەی خوارد و تەندروست بوو و ژیانی تەندروست بوو بەڵام نابێت زیاد ڕەوی بکەیتمانە باشە لەبەرەوە لەو ئینانە ئەمە اینجا شیرینی لە ئەمان زۆرترە یعنی سە ملاحظە بکەی ئەوەی بەڕاستی لە ئێوە زۆرترە شیرینی استفادە ئەکرێت يعني مثلا يعني لە میوانی لە بۆ نمونە لە سەردەوام لە هەموو شوێنێک تۆبری جا شیرینی ڕۆژهەڵاتیش زۆر تایبەتە یعنی زۆر شیرینە نا هەر تایبەتە یعنی تایبەتی سوهانتان هەیە ئەوە زۆر تایبەتە نازام یەک دوو دانە شیرینی پەزەیە کە زۆر تایبەتن تۆ بڕۆیتە هەر ماڵێک بێگومان شیرینی تایە بڕۆیتە ئێمە مەسەن بۆ نمونە بۆ سەر پرۆڤە بۆ سەردەوام لە ناو کیفە مەسەڵ لە دەرەوە چایک بخۆی شیرینیمان زۆرە بەڕاستوەلی یەکشت زۆر سەرنجڕاکێشە من ساڵ هەست کە لە باکوور هاتوچووەکەم لە باشوور لە ڕۆژهەڵات ڕۆژاوا خەڵکی ڕۆژهەڵات زانستیان ئەحساسەکەم فرەتر لەسەری چوون بۆ تەندروستیان مەسەن بۆ نمونە ئێستا ساعت 56 لە سنە هەڵسا دووسە دانە شەخامان هەیە هەر تایبەت بە وەرزشە ژن و پیا و ئەسەن یانێ ئەوە نییە بڵێ فقط پیاوان پێنجی بەیانی هەوا ڕوون نەبووەتەوە هەمویان لە پیاسە و لە ڕاضن یانێ زۆر ئەو شتە ئێمە ساڵ تقریبان 2019 بوو لە سلێمانی بووین بەڕسمی ڕۆژهەڵات وتمان بەیانی زوو ئەڕۆین بۆ پیاسە کە ساعت 5 بەیانی ڕۆشتێندا خەڵک پێ سیر بوو کەم ئافرەتانە چیەکەن بم بەیانە ولی لە ڕۆژهەڵات ئەسڵەن ئەو شتە چه ساڵێک 2019 شتە بوو باشی ئێستا لێرە بوو یانێ بە ئام ئێمە شوێنێکمان هەیە پێڵین 22 گوڵان ساڵۆنێکی وەرزشیە ژن و پیا و پێکەوە دێن فەزایکی بازە دووچە بایسیکەڵ سواریەکە نازانم دەو ئەچەند پیاسە ئەکەن وەر لە بواری مەسەڵەن خواردنی شەوەی مە دروستە چای زۆرە خۆین و لێ دەمنوش ئێوە چی پێڵین گژوگیا ئەوە نیە دەمیەکەی زۆر بەکاری تێرن یان چای سەوز بۆ نمونە کە زۆر بۆ تەندروستی باشە ئەوانە زۆرە خۆن و لێ ئەو قسە بەڕاستی ڕاستە خواردن کەمە خۆن چاخی و بەرزبوونی یانێ وەزنیش لەبەر وەرزش نەکردنە ئەنا
خواردنمان زۆر کەمە کە وەرزش نەکەین قەڵەو ئەبین بەڵام غەزامان کەمە شیرینیمان زۆرە ئەوە بەڕاست شتێکی زۆر ڕاستە لە ڕۆژهەڵات اینجا یەک شتی کەشانێ ینی ئینە ینی خوا تێگەشت وەزانە نەبات شەکر نییە زۆربەی ینی سەر لەگەر باسی جەناب ناڵم بەسەر دە کەسی ئێرانی لە خەڵکی لادێ خۆ من شکر ناخۆم ئەچی خۆی گیانەکەم من نبات أخوم النبات شيء بصاقة نبات إخوائي ناز بعض الشيء نبات شكر وتكلوا توز هني تيكن زعفران تيكن وش تيكنوا رقة وكتشو شكري كلوي خمانا بلا يكون إما شكري كلوه قادر ذكره هرشي دموداني كردواري خمانة كويران بو كسي عبيني عمري داي سيس خاصة بو أفرد شنو ناشرين يعني براسي شنو جوان تنيشتني دموداني أفرتي كردواري خمانة هم أو شكري كلوي ورانيك أو نباتك وكو مساسان لك روي كن بناوينك وكل هرت شكره زور يعني دبرو يعني إيشتا كالتشري أوان إيشتا لا أوان سم خوي رون سما بلا ما قرب رادي كم بيخوي شاكر وتندرس بيت روني هرزان باينا روني طبيعي سلوشتي بلام شكرنا يعني كستأذن من الإيران قبل هذه قن سما لا والله علينا ولي دل يعني يخون جامعي وادين لدوي أمر رمضان ودور دكاتك خواردن دست بيكات ولا الرجع مش هذا كي تندرس بكرته مش أوفر ناس بكرة زور تندرس بالتأكيد زور سباس أفهم كبا بهني نايلم يعني رستانة يعني وكون رخني نايلم رخنا نمزور حزمني خواردي خوشتان هي شو متأيو زور بدل يعني خوارنا كان حتى بوسنا تامبن بدو سيد شويني شيريني فروشي جازانا أجر خو تانقر لبرو شيريني بالله واي راس أتاندين أجر دكتور خو قلت كيدا كفيكو يا أخوة دست خوش بيت بجين إما دوباره سپاس ولا كمان من نوع جارێکی تر جەژنی پیرۆز بێ لە خانواتێک پیرۆز بێ من لێرە پێم خۆشە زۆر سپاسی تۆ بکەم نەک بۆ جەژن تۆ لە هەموو کاتەکانە ئامادەبی لە دەستگاکەی ئێمە لە کورساتەوە هەمیشە ڕێنمای باش پێی بە بینەرەکانمان ڕۆژی بەهنی جەژنیەکەم وتیانمانم شانازی بەیەوەی بەڕێزەوە دەستان خۆش بێ و مەرەخەسەکەم باشە یان زۆر بەخێر خۆشەویستانێ مە لەگەڵتانە بەردەوام بین لەم پرۆگرامە تایبەتەیە و میوانی کەشمانە بێت و ئەم گروپە ئازیزەش لەگەڵمانە مێننەوە چەند بەرهەمێکی کەیان ماوە پێشکەشمانیکەن بەڵام پشووە گوەرەگرین و دواترە گەڕێینەوە لەگەڵمان بمێننەوە هەم گفتوگۆی خۆش هەم کۆمەڵە بەرهەمی جوانیشتان پێشکەشەکەین فەرموو خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و جەژنتان جارێکی تر پیرۆز بێ هیوادارین ئەم بارانە نەبێتە ڕێگر و مبەڕێرێک بۆی کە بڵێ سەردانیکردنەکانمانە وەستێنین سەردانیکردن هەرەکرێت ئێستا لەخوا بەزیابێ هەموو ماڵی ئۆتۆمبیلێکی خۆی هەیە و یاخود لەگەڵ کەسێکی خۆیان لەگەڵ خزمێکی خۆیان هەر بچن سەر یەک بن بارانی بەهاریشە بەخوا نەساردە نە زۆر ئەو شتەرتان لەگا هیوادارین کە لەگەڵ ئێمەشا بینەر بن بۆی کە بتوانین لەگەڵ میوانەکانمان و لەگەڵ ئەم گروپە جوانەیە کۆمەڵی بەرهەمی جوانتان پێشکەشکەین ئێمە بەردەوامی لەگەڵتانە ئێستا دوو میوانی ئازیزی ترمان هاتوون کە ئێمە هەمیشە وەکو دەستگای میدیایی کورسات هەمیشە هەوڵمانەوە لە بۆنە تایبەتەکانە ئەو کەسانێک کە لە هەر بوارێکە خزمەتیان کردبێت لە هەر شوێنێکە توانی بێتان دەستێکی باشانە بێ و کارێکی باشیان کردبێ حەزەکەین لێرە لەلای ئێمە میوان بێت چکە ناژنەی میوان ئێمە قەت لە کورسات ناڵی میوان ئەڵێن ماڵی خۆتانە چکە بدروشمی ئێمە ئاڵێن کورسات ماڵی هەمووانە ماڵی ئەو کەسانەیە کە هەمیشە خزمەتەکەن و هەمیشە لە خزمەتی هاوڵاتیان و کوردیەکان لە هەر شوێنێک بێت دوو میوانی ئازیزمان لە ئەویش دوو مامۆسای ئازیزن مامۆسا نامدا قەراخی وەکو هونەرمەند کە هەمومان پێی ئاشناین و زۆر بێ خێزانەکانمان ئەڵێن زۆر جار بینیمانە لە کۆنسێرتەکانە جۆم لێی بۆ دایکەکان توێتی بەخوا قەرزاری ئەم مامۆستای بەخوا ئەو تەحملی ئەمیەتی ئێمە هیچ یەکمانیمانە دایک و باوکە مە قسەیەکە دای مێڵێمەوە من مامۆسا و مامۆسا سەڵاح مەجید ئەویش هونەرمەندێکی ئازیز و خۆشەویست تەمەنی خۆیان و لە خزمەتکردنی خۆیان و لەگەڵ هاوڕێکانی خۆیان چەنە خزمەتیان بە بواری هونەری کوردی گەیاندووە کام جەژنە هەرچیان کێشا و هاتوونەتە ماڵە گەورەکەی خۆیان کورسات زۆر بەخێر بێن بەخێر بێن جەژنیشتان پیرۆز بێت جەژنیەوەش پیرۆز شتان بینێ پیرۆز بێ مامۆسای جان فەرموو پیرۆز بێت مامۆسا بابزین هاوڕێتی ئێوە و ڕەفاقەتی ئێوە و ئاشنایەتی و بۆ ساڵی چەندە گەڕێتەوە
جایتر کامتان وەڵامێنەوە دوای خۆشتانەوە ڕێکم سەڵاڵێکی وەڵی من بڵم چی من یەکش دەڵم ئەڵێ مێمە وەکو هاوڕێتی هاوڕێی ئیمڕۆ دوێنێ و 10 ساڵ لەو پێش نیم 53 ساڵێ مە تەمەەن درێژ بن پیری کردی ینی بەبێ دابڕان تاوان هەردووکیشمان تەمەنێشین تەمەنێکن ها لەوانەیە فەرقەکەەوە نیە ینی برێ مامۆستا سەلاح بۆ بینەرەکانمان بۆی نەڵێن مامۆستا سەلاح سەری سپیوە مامۆستا جارێ قژی باشە و تەمەنەکە بزانین وەڵی خۆی لە ڕاستیە ئێمە هەردووکمان نازام من جاجارێ ئەڵێم بەخوا من و تو بەیەکەوە جوانی یەخوا هەر بەیەکیشۆ جوانە تەمەنێکمان بدۆت سەر لەگەڵ هونەری کوردیا و لە ساڵی 70ەوە بەیەکەوە ینی 70 جژنە پیرۆزەی خۆ بکە لەم ڕۆیە وەکو مانگی ڕەمەزان و جژنی ڕەمەزان و مانگێکمان بەڕێ کرد و وەکو هونەرمەندێک و کەسایەتی کەم شارە پێمان خۆشە بۆ بینەرەکانمان و جژنە پیرۆزەی خۆت بکەیت ئافو تۆ جژنە پیرۆزەی خۆت بکەی لەم ڕۆیە باش ئافو کاکە بەر لە هەموو شتێ پیرۆزبالێ لە هەموو گەلی کورد و لە هەموو کەس و کار و هەموو برایان و هەموو دۆستانەکەم و بە تایبەتیش ماڵی کورسات ئەو کەسێکە لە کورساتە کارەکە و ماندووە تا ئێستا چەند ساڵێکە لە کورساتە کارەکە و ئەمەش ماڵی هەمووانە کورسات و ماڵی هەموو نەرمەندانە پیرۆزبایی لە هەر هەموو سایفەکانەکەم و لە هەموو کامێرەمانەکانەکەم و لە هەر کەسێک کارەکە لەم کورساتە پیرۆزباییان لە یەکەم هیچ جژنی ئێمەش پیرۆزبایی زۆر سپاس مامۆستا با بێمە لای بەڕێزت دووبارە جژنە پیرۆز بێ و تۆش پەیامی جژنانی خۆت بگەێنیت جژنی ڕەمەزان پیرۆز بێت لە هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی لە گەلی کورد لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێت و هیوادارم هەموو ڕۆژێکمان هەر جەژن و کامەرانی و خۆشی بێت و ئەم جەژنەش بێتە مای ئەوەی کە ئیتر دوا ڕۆژێکی ڕووناکتر و باشتر و چاکتر بۆ میلەتەکەمان زۆر سپاس دەستخۆش مامۆستا گیان مامۆستا لەگەڵەوەی کە ئەمڕۆ وتمان کەشوهاوەکەی تۆزە بارانە بەڵام تا چەند گرنگە لایەنە کۆمەڵاتەکە فەرامۆش نەکرد لەگەڵەوەی کە باران و سەرکۆش ئاماژەی پێکرد ئێستا لە هەموو ماڵەکە ئەگەر هەر نەبێ خوانی بڕە سیارەیەک هەیە ئۆتۆمبیلێک لەوەی کە بتوان پێ بچن بۆ ماڵان لایەنە کۆمەڵاتەکە چەند گرنگە جگە لە ڕۆژانی ئاسایی لە ڕۆژانی جەژنا زیاتر گرنگی پێبین طبعا بەداخەوە لایەنە کۆمەڵایەتیەکە ڕوو وای لێ هاتووە لە جیهانە و لە لای کورد زۆر بە سەریعی وای لێ هاو کە زۆر کەس بووە بەها جوانەکان بەرەو کزیە ڕۆن خۆشەویستی کوردایەتی نیشتیمان پەروەری هاوڕێتی برایەتی خوشکایەتی دراوسێتی ئەمانە هەمووی بەرەو کزی و بەرەو نەمان ڕۆیشتون بۆیە ئەم جەژنانە و ئەم مناسبەتانە زۆر گرنگە سوپاس بۆ کورسادیش کە ئەم مناسبەتانە بەڕێەکاتەوە و بەهۆی ئەم مناسبەتانەوەی کە هەیە پێویستە ئێمە ئەو ڕۆحێتە زیینوکەینەوە سەردانێک یەکێتی پێکەوە بوون هاوڕێتی دراوسێتی ئەمانە زیینوکەینەوە لە ڕێگەی ئەم مناسبەتانەوە بەها جوانەکان بگەڕین و بەناو میلەتەکەمان کە بەرەو کزیە ڕوە زۆر باشە زۆر باشە دەست خۆش بێ مامۆستا سوپاس بۆتەوە بێگومان هەمیشە ئێوە جێ دەستی خۆتان دیار بوو و هەمیشەش لەگەڵ بۆنەکان و ئەو نەریتە جوانەی لە کوردەواریە هەمان بووە هەوڵتانەوە هەر بە زیندوێتی بمێنێتەوە پێش ڕەمەزان ئێمە هەر وەکو کوردەواری وەکو مسلمانان ڕاهاتوین ڕۆژێکمان هەیە پێڵێن شەوی بەرات ئەم ساڵ جیاوازتر هەوڵێکی جیاوازترت داتەوە پێمان خۆشە باسێکی خۆمان بۆ بکەیت بەڵێ ئێمە وەکو ویستە باسم کرد ئەو بۆنانە پێویستە ئێمە بەکاری بێنین بۆ ئەو شتە جوانە ئەو بەها جوانانە بگەڕین و لە ڕێگەی بۆنەکانەوە بۆیە لە شەی بەراتە لە نەورۆزە ئێمە هەوڵماننا کە زیاتر زیینوی کەینەوە بیخێن و ناو گەلەکەمان ئێمە شەی بەرات هاتین بە شێوازێکی جیاواز تیپێکی مۆسیقای گەورەی مناڵانمان هێنا و کۆرسێک لە دوایەوە دایکان و باوکان لە دوایەوە کۆمەڵی کەڵوپوری کوردیمان لە دواوە بە گەڕەکەکانە ئەگەڕاین و گورانی ئەم شۆشەی بەراتەمان ئەوت و گۆرانی و خۆشەویستیمان ئەبەخشی بە هەموو ئەو گەڕەکانە ئەوانش نقڵ و شیرینیان پێبەخشینەوە ئەمە هەموو میدیاکانش لێ ئامادەبوون دەنگێکی زۆری یایەوە و
بووە هۆی ئەوەی کە ئیتر یەکێتی و خۆشەویستی و پەیوەندیەکان زیاکەین لەگەڵ یەکە لە ڕۆژی نەورۆزە هەمان شت کە چالاکیمان هەبوو بەشدار بووین. دەستان خۆش بێت ئەوەی کە گرنگی شار کاڵی هەمشە شەوی بەراتە بیرمان نەچێ و نەرمەت ئەسماعالیمان بیرەکەێتەوە کە لە ڕابردوایەوە لە وەکو لەوانەیە هاوڕێکیشتان بوو بێ لە هاوڕێکان کۆچی دوای کردو ڕۆحی شاد بێکە و گۆرانی و تۆ ئێوە جارێکی تر لەو بۆنانەیە زیینوتان کردوەوە دەستان خۆش بێ. مامۆستا چی بە مناڵەکان هەڵێ لەم ڕۆیە لەم ڕۆژە؟ وەڵاهی ئەوەی کەوتم بۆ گەلی کورد بۆوانیش هەر ئەڵێم هیوادارم تەمەند درێژ بن تەندروست بن هەر بمێنن و هەوڵ بن یەکێتی و خۆشەویستی و تەبایی زیاتر لەگەڵ یەکە هەبێت بۆ دوا ڕۆژێکی ڕووناک بۆ خۆیان و بۆ میلەتەکەیان. زۆر باشە مامۆستا سەڵاح لەگەڵەوەی کە ئێستا وردەوردەوای لێ هاتووە لەوەچ ئەمنەوە تازەیە بە تایبەتی ئەوەندە گرنگی بە بۆنەکان نێن بە تایبەتی ئیتر بۆنە کللتوریەکان بێت یاخود ئەگەر بۆنە ئاینەکانش لەوەچ ئەم تااقەتی نەبێ بەیانی زوو هەستەکەی ماڵێن جەژن یەکسەر باس دەنان و چێشتەکەی بەیانەکەن شلێ قەیسی و فاسۆڵیا تا چەند گرنگە گەورەکان وردەوردەوا بکەن لەوەی کە ئەمنەوە تازەیەش بێ بەش نەبن لەوانە بکەن وردەوردە ئەوانیش تێکەڵ بن بەم بۆنانەوە. والله بەنسبەت ئەو مناسبەیەوە کە ئێستا دروست بووە خەریک وردەوردە دروست دەبێتەوە بۆ ناو خەڵکو و دیارە لە مناڵیەوە کە ئێمە ئەم مۆزەعمان بینیوە خۆشی ناخۆشیمان بینیوە لەم وڵاتەیە و من ئەوەی کە لێ بزانم لە حیاتی خۆم تا ئێرەم هێنەوە لە هیلاکی زیاتر بۆ مناڵی کورد زیاتر نەبووە بەڵام کاتێک شاکەوە مناسبەیەکی خۆشی بووێ وەکو بڵێن شەوی بەراتیان جێژنێک یان نەورۆزێک تەوان ئەو کاتە چێژی لەو خۆشیە بینیەوە ئەوانی دواوەی ئەوانی کە بەجێ ئێشتووە فکری نەماوە جا وەکو بڵێن جەژیش کە مناڵ بوون خۆشیەکمانە بینی لە جەژنا و ساوەکو تەمەن خۆمان نا بەڵام وەکو مناڵێک کە دەورمان نەبووە و چون لەناو مناڵانە شوێنێکە بوو پێوتە جێژنەکان کە مناڵچون بۆ جەلانەشت ئێستا ئەوەش نەماوە مناڵەکان هەمویان کۆ ببنەوە وڵی سواری بەس من چەوک فەلەک و شتیوانە چوومە بەڵام سواری ئاڕەبانەی تریش قە و مناڵ بووین دوایە پاسێک هەبوو مناڵ بووم چووک بوو ئەیان بۆ قلیاسان 30-40 مناڵی تێکرێ بر بۆ قلیاسان و هێنایە بە دەفلس یعنی هەموو شتێکی لە فکرە چۆوە طبعا زمانی مناڵی ئێمە تەق و تۆق و شەڕ و مەرعەتە جەور و نازانم چیۆمانە زۆر بوو بەڵام کاچوون بۆ بڵین بۆ جێژن و بۆ ئەچوونە ناو بازاڕیان ئەچوون دای دەور پشتی سینەماکە و هەمووی یاریمانە کرد لە ئەو شانەمان لە شتێکی خۆش بوو بەڵام بیرەوەریەکی جوان کە ئێستا مابێ بۆ ئێمە ئەوەیە کە بە مناڵی بینیومانە مەسەلا لە ئێستا مناڵێکە بینی وەلەو ئەلحەمدولیلا تەکنۆلۆژی ئێستا تۆزێک فەرقی کردووە لەگەڵ جاران ئێمە بە مەسەلە بە هەڵمات و بەم شانە یاریمانە کە ئێستا ئەلحەمدولیلا ئێستا تەکنۆلۆژیاکەیە دەستان خۆش بێت بۆی لەگەڵ بینەرەکانیشما ئەم گروپازی شەش لەگەڵمانان ئەگە بەرهەمێکی ئامادە پێشکەشمانیکەن فەرم بەڵێ فەرم بەرهەمەکانی گروپی کیژان ئێمە تەواو هەوڵمانەوە بووە چونکە وەکو ژنان کارەکان و کارەکەین و نوێنەری موسیقای ڕۆژهەڵاتین و تایبەت گروهە ژنەکان هەوڵ ئەومانەداوە کە لە توا و زاراوەکان لە ناو گۆرانیەکانە کەڵکی لێوەربگرین و بڵێ ئەم گۆرانی کە پێشکەشتانیەکەین گۆرانی کە بە زاراوەی کەلهۆڕی و منتەقەی گەرمیان کە پێشکەشتانیەکەین بڵێ لە خزمەتانە.
دەتان پێشکەشکەن مامۆستا نامدار لەگەڵەوەی کە بەڕێستان لەوانەیە من لە پێشێکەکەمە کە ئێوەم بە خێراتن کردوتم زۆرجار لە هۆڵەکانە دانیشتوم کە کۆنسرتێکی تۆ بووە لەسەر ئەوەی کە ئەم هەموو مناڵ و خێزانە لە یەکۆبوونەتەوە ئاوار هاوارێکە بەڵام تاکە کەس لەو هۆڵەیە کە تووڕە نابێت بێدەنگە دڵخۆشە مناڵەکانە بینێ گۆرانیڵێن مامۆستا نامدارە مامۆستا نامدار بۆ تووڕە نابێت یعنی ئەو تەحەموولە گەورەیە و ئەو دڵە گەورەیە چیەتی لەگەڵ مناڵانەیە وەڵایی لەوانەیە ئەوش بگەڕێتەوە بۆ ویراسە و پەروەردەی من و پاشان کە خۆم عەقڵم بە دنیاشکە هەستم کرد بەوەی کە مناڵ گرنگترین شتی ژیانە چکە ئێمە کە مناڵ بووین گەورەکان ئێمەیان پەروەردە کرد کە ئاوا بین ئەم مناڵانەی ئیستەکە هەن هەر چۆنێ دەرچوون هیچ تاوانێکیان نییە یان هیچ ئازایەتێک بۆ خۆیان نییە دووشت دەوری سەرێکی ئەبینە یەکەم ئەو بۆ ماوەی کە هەتە دوم ئەو پەروەردەی کە وەریەگری هێ هەردووکی لە دەستی مناڵەکە خۆی نییە مانای گەورەکان چۆن پەروەردەیانکەن دایم ئەڵەم وەکو پەڕەیەکی سپی وایە تۆ چۆن بینەخشێنی دوای ئەو ڕەنگە ئەیاتەوە بۆیە من لە هەر لە خۆم گەنج بووم لە تەمەنێکی نزیکی 20 ساڵیە هەوڵمایەتە مناڵ پێ بگەێنم چکە ئەو فکرێم هەبوو کە مناڵ پیا و ژنی دوا ڕۆژە و چۆن پەروەردەیەکی چۆن بنەخشێنی ئەو ڕەنگە ئەیاتەوە بۆیە بۆ من مناڵ پیرۆستترین شتە و ئەگە بدێ وڵاتەکە و میلەتەکە و بەرەو پێش بەریت ئەبێ لە مناڵەوە دەست پێ بکەیت بۆیە هەوڵێکی زۆرم لەگەڵاوە تەحملێکی زۆرم هەیە و مناڵ خۆشەویستترین شتە لای من بۆ ئەوەی بتوانم ژیانێکی دوا ڕۆژێکی باش بۆ مناڵەکان و بۆ میلەتەکەم تەرخان بکەم دەستەکانە خۆش بە دەست خۆش بێنجا ئێستا ئامادەن فەرموو
پێشوازی لە خسرەوی چینە پێشوازی لە خسرەوی لە خەسرەوتێمە و خەسرەوتێمە و نیمۆڤارمە وە کەس نیەمە نیەمەی ئەڕای یارمە لە خەسرەوتێمە و خەسرەوتێمە و نیمۆڤارمە وە کەس نیەمە نیەمەی ئەڕای یارمە خانم تەنتەنە دیری تەنە و نیم تەنە دیری خانم وەژیر چانە هەڵێژیر چەنە دیری خانم وەژیر چانەک هەڵێژیر چەنە دیری هاڵی خستمە خستمە گوڵتیکە تیکە هاڵی خستمە خستمە گوڵتیکە تیکە ئەگەر مایەتی مایەتی مەڵمان نزیکە خانم تەنتەنە دیری تەنە و نیم تەنە دیری خانم وەژیری چانەک هەڵێژیر چەنە دیری خانم وەژیری چانەک هەڵێژیر چەنە دیری دەستان خۆش بێ ڕەنگە هەر خۆش بێ دەستان خۆش بێ دەستان خۆش بێ دەست خۆش مامۆستا لەگەڵەوەی کێوە خزمەتێکی زۆر زۆرتان بە هوەر کردووە بەڵام تا چەند گرنگە لەوەی کە هوەر گرنگێکی زیاتری پێ بدێت لە ئێستا کە ئێستا بوون ئەم گروپەمان کە لایە دەنگێکی خۆش گروپێکی موزیکی زۆر باش چەند پێویستە کە گرنگیان پێ بدرێت تاوان هوەر کە بەشێکی گرنگی کەڵتورە زۆر زۆر زەڕور و پێویستە کە گرنگی پێ بدرێت چکە بەشێکی گرنگە لە مانەوەی میلەت لە بەردەوامی ژیان هوەر بە تایبەتی مۆسیقا و گۆرانی هۆکارێکە بۆ یەکخستنی میلەت بۆ ڕێخستنیان بۆ دڵخۆشکردنیان بۆ وشیاریان لە زۆر ڕۆوە سلمێنراوە لە وڵاتانی پێشکەوتی جیهانە کە مۆسیقا و گۆرانی ئەبێتە هۆکاری زۆر جوانی هەیە بۆ مرۆڤەکە خۆی و بۆ میلەت و کۆمەڵگا بە تایبەتی لەبەرەوە پێویستە زۆر زۆر گرنگی زیاتی پێبیرێ زۆر زۆر بە خێراتی ئەم گروپە جوانە ئەەکەم کە بەڕاستی زۆر زۆر ڕێک و پێک و زۆر بە جوانی ئامێری زۆر جوانی کوردەواریان هەڵبژاردووە و بەجلێکی کوردی ڕەنگاوڕەنگی جوانەوە هاتون ئەم ستۆدیۆیە و ئەوەی من زیاتر پێی سەرسام بووم ئەوە بوو کە لەگەڵ یەکە گونجا بوون و ڕوویەکی باشی خانمان بەڵێ بەڵێ ئەنرژی ئێنبێتی وزە لەگەڵ یەکە ژیان ینی بەڕاستی زۆر زەڕورە زۆر گروپمان هەیە یان زۆر جار کۆنسێر شتێکرێک کە مۆسیقەکان ئەبینی وەزانی لە شەڕا دانیشتون و مۆسیقای شادی مۆسیقای شادی دێن وەک وایە لە شەڕا و ئەم لە ئەولایان تۆ ببارێ ئەمانە ئەویان پێوە دیار نەبوو زۆر دەستخۆشیان لێ یەکەم ئیشەڵا هەروە سەرکەوتوو بن دەستان خۆش بێ دەستان خۆش بێ سپاس مامۆستا سەلاح با باسێکی یادگاریە بکەین لەگەڵ مامۆستا نامدار قەت ناخۆشیتان هەبووە بەیەکەوە تووڕەبوونێک یان خۆشیەکانتان بەیەکەوە سەفەرێک پێمان خۆشە بۆمان باسکەین جا مامۆستا سەلاح من تەکلیفێکی شەکەم ئەو مایکە بوێنم لای خات و شادی جەژنانەی چمان پێشکەشەکەیت هەر بۆ یادگاری کۆپلەیەکیش بێت دڵمان ناشکێنێت بەم جەژنە نانە بەم جەژنە دڵمان ناشکێنێ من مایکەکەم هێنا هەما بەڵام خۆتان زان تەمەەن وەکو شتێک نییە یەخواتەمە جارانەوە نەبەرەی هەمووان بیانێ ئەو کورکەیە بە کوردی ئەو کورکەی کە هەبوو نامێنێت چێ لەگەڵ تەمەنا هەویش لاوازە بێ هەرچیمان بۆ بڵێ هەرشی جا نازانم هەر شتێکمان پێشکەشکە چیت لای خۆت کە ڕۆژانە بۆ خۆت ئێڵیت یان مامۆستا نامداریش دەتوانێت خۆی پێی بڵێم شتێکمان بۆ بڵێ حەزەکەم ڕوونکردنەوەی بم لەسەر کاک سەلاح ئێستا تەوان
2 ساڵ لەمەوە پێش ڕێزلێنانمان بۆ کرد کە ئیتر وازی هێنا لە وتنی گۆرانی بۆ جەماوەر ئێستاش لەبەر خۆشەویستی ئێوە و جەژن و کورسات و میلەتەکەی حتمما شتێکمان هەر بۆ ئەڵێ بەڵام کاکسەڵا ئەوە بوو کە لە میهرەجانی هەرچەندە عمریشی تۆزێ کەشفە بێ بەمە لە میهرەجانی یەکەمی کوردی لە بەغا کە هەموو تیپەکانی باشووری کوردستان تیا بەشدار بوون هەموو شارەکانەوە لەلایەن لیژنەیەکی سەرپەرشتی گەورەوە کە یەکێ لەوانە خوالی خۆش و هونەرمەندی گەورە علی مەردان بوو لە لیژنەکەیە هەڵبژێرا بە باشترین گۆرانی بێژی کورد لەو میهرەجانە ئێستا هەرچێکمان بۆ بڵێ ئێمە جێ شانازی و خۆشیە وەزانی مەبەستەکەی چی بوو لێرە منەڵە مەم تەمەنی منیستا گۆرانی تەواو بوو ینی بڵێ ئەو بەشێکی بچووکیش بێ هەر بوو یادەوەری جێژنانێک ئێمە شانازی پێوەکەین خۆشە ئازادیت گوڵ و خونچەی بارانی لە تۆ خەنجی لە تێر نابێ نەمامی یارانی کورپەر لە تۆ نەچمی لە تێر نابێ درۆیە درۆیە تۆ لە ئینسان بیدەبەر ئەبە دەقڵێم قوبوڵ ناکە جەنەپەریش حەدی نیەوە بێدەبەت حۆری بە تۆ ناگات دەستەکانە خۆش بێ دەست خۆش بێ تەندروست باش بی ئەم بەنگە هەر بمێنێت ئەوە جێگەی شانازیە بەڕاستی تۆ لە ڕابردووە ئەمنە وەکو مامۆسا ماژەی بە شتێکی زۆر جوانە منە شیفێکی جوانتان بۆ بەشتێستون کە بە گەورەی خۆتەوە ئەو گەورەی و بێمە بەخشی لە کورسات ئەم گۆرانیمان پێشکەشکەی کە تۆ وازی شێنابوو لە گۆرانی بەڵام هەر جێگەی شانازی هەر ئێوە بۆ ئێمە هەمیشە جێگەی شانازی چکە ئێوە شوێندەستان دیارە و ئێمەش ئەبێ مناڵەکانمان چۆن مامۆسانە ئەمدارەڵێ خەتای مناڵەکانمان نییە خۆمان سەریان لێ شوێنیت بەڵام چۆن مناڵەکانمان پەروەرداکەین ئەبێ لەسەر ئەو ڕێچکەی ئێوە پەروەرداکەین دووبارە سپاس بۆ تۆ زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش بەڕاستی من زۆرم پێ خۆش بیساتم لە خزمەتی ئێوە دانیشتم ئەو گەورەیە بۆ ئێمە زۆر خۆشحاڵ بووم ئەو هەموو نەرمەندە جوانە لێرە دانیشتۆ و بەجێت بێت جەنابیشتانەوە مامۆساوە مامۆستای گەورەمانە و دیارە لە پێشا شتێک وت دەبارەی من و مامۆساوە من و مامۆسا وەکو ئاواژەم پێکرد 50 ساڵە با باسی نەکەین بۆی تەمەنەکە کەشف نەبێت ئێستا ئێمە لە تەمەنی گەنجیان ینی خراپ نییە مامۆستا ماشەڵڵای لێبێ من زۆر سوپاسێکم من دەستخۆشی لێکم وەکو مامۆسایەکی خۆم کار لە سەرەتای دەست پێکردنی و نەریمەوە ئەم وەکو شتێک دەسیا بۆ باڵم و لە هەموو ڕوویەکەوە فێری کردم چۆنیەتی مقامەکان تەبەکان خۆشەویستی مێ بووی کە تا ئێستاش لەگەڵ هەر لەگەڵ مناڵان و لەگەڵ ئەوانەیە خەریکە کە خونچە گوڵن ڕاستە بەڕاستی جێدەستی دیارە لە ئەوروپا شەربەیەکەوە بوون چەند ساڵێک 13 ساڵ من لێ بووم ئەم 13 ساڵان پیاوە دانێنی شتەمە و یەکشەمە و یەکشەمەیە فێرگەیەکی کردبەوە بۆ مناڵان
ناوە بووە نییە هەر لەوێش مامۆستا لەوێش حتا دایک و باوکانی فێری مۆسیقا کرد ینی دایک و باوکان لە خۆشیەوەی کە هاتن دەرچانەوتەوە ئەچووبوون یەکی ئالەتێکیان کرد و یەکێ سایزەر و یەکێ بڵێن کەمانچە و ئیتر دایک و باوکان ئەوانیش لە پشت مناڵەکانەوە دیسانەوە فێری مۆسیقا بووبوون ینی لە زۆر دانیشتمانە لە زۆر مناسبەیە کە ئاهەنگە ژێڕا دایک و باوکانیش لەگەڵ مناڵەکان مۆسیقان لێ کەواتە ئەوانیش پاڵپشتیان بوون. تەوانەوە کەم نییە بۆ مامۆستایە کە هەموو تاقەی ژیانی سەرف کردەوە بۆ ئەوەی کە فێری مناڵی کورد بکات فێری مۆسیقا زۆر باشە بۆی کە ڕۆشنبیری مۆسیقا بمێنێ لە ناو مناڵی کووردا لە ناو کووردا نەفۆتێ بەڕاستی من دەستخۆشی لە یەکەم و هەمیشە سوپاسیم کردو سەر شەر سوپاسێکم یاخوا دەسەڕۆژێگەیشان نازین بەڕاستی مامۆستا لەگەڵەوەی کە ئێوە ئەوەنە ساڵە بەیەکەوەن و ئاماژەش بۆ کرد کێستا ئەم گروپە جوانش کە لێرن میش دەبینیۆم کرد کە وزێکی زۆر جوانەیە بەیەکتی لە کاتی کارکردنەکە بەڵام لەوانەیە هەندێ لە هونەرمەندەکانمان هەبێت بەتایبەتی ئەم هونەرمەندە گەنجانەی ئێستامان هەنجات دژایەتێک ئەبنێ لە ناوێکا لە ناو هونەرمەندەکانە بەڵام تا چۆن پێویستە هەماهەنگێک کە لە ناو هونەرمەندەکانە بۆی کە ببنە پاڵپشت بۆ یەکتری بێگومان هونەرمەندانیش هەر ڕۆڵی ئەم میلەتەن و لە وڵاتە و لە میلەتا پەروەردەبوون ئەوانیش بێبەری نین لەو نەوا قسانەی کە هەیە و لەو دژایەتی کە تۆ باسیەکەی لەو بەغیلیە لەو هەرچیەکی ناوەنی بۆ میلەت بۆ هەموو چینەکان بەڕاستی بە تایبەتی ئەمڕۆ لە هەموو کاتێ پێویسترە و زۆر زەڕورە کە یەک بین یەکێتی تەبایی پێشکەشکردنی خۆشەویستی بەیەک لە هەموو کاتێ پێویسترە چونکە ئێستا لەم کاتەیە فرسەتێک هەیە بۆ میلەتەکەمان یان ئەوە تا ببین بە شتێک و بین بە هەندێک مافەڕەواکانی خۆمان بەدەستبێنین یان لەمەش خراپترمان بەسەر بێ و هەر جارە و بیانوێکمان پێ بگرن و ئەو هەرێمەی کە هەشمانە وردە لێمانی بسەنەوە بۆیە لەم کاتا هونەرمەندان کە حساب بکرێن بە ڕۆشنبیرانی میلەت و پێشنگ لە میلەتە لە هەموو چینەکانی کە لەگەڵ ڕۆشنبیرانە پێویستیان زیاترە کە یەک بن پێکەوە کار بکەن و هەوڵ بدەن هونەر لە ڕێگەی هونەرەوە ڕۆشنبیری و یەکێتی و خۆشەویستی بڵاوکەنەوە چکە بەڕاستی هونەر و مۆسیقا بە تایبەتی خەڵک یەکەخە خەڵک زیاتر گوێی لێگرێ تۆ ئەگەر بڵێ نەدوەیەکی سیاسی هەیە هەموو کەسێک بۆی ناچێت بڵێ کە کۆنسێرتێکی مۆسیقایە هەموو کەس ڕوویتیەکە لە ڕێگەی هونەرەوە تۆ ئەتوانی وشیاری بیت خەڵک کۆکەیتەوە و یەکیان خەی و پێش هەموو کەسێ بێ ماڵی خۆمان یەکخەین هونەرمەندان بێ ماڵی خۆیان یەخەن ئەنجا هەوڵمەند ماڵی میلەتەکەش یەخەن خاستەنم ناوچەی ئێمەش مامۆستا ئێمە ناوێکی قورس لەسەر شانمانەوە کۆم شارە شاری ڕۆشنبیریش بە هونەر و ئەدەبیات و بە هەموو ئەمانەوە توانین ئێمە دەوڵەمانیکەین ئەوەشی کە گرنگە جێدەستی ئێوەیە و بتوانین ئێمە نەوەکانی داهات و فێری ئەو ڕێچکە جوانە بکەین ئەوەشی کە بەڕێزە ئاماژەی پێیا ئێمە بەدەر لە جەژن و لە بۆنە تایبەتەکان هەمیشە ئامانجی سەرەکیمان لە پرۆگرامەکانمان لە کورساتەوەیە کە مناڵەکانمان بە ڕێگایەکی باشترا بەرین چونکە زانین ڕۆژ بە ڕۆژ مەترسیەکانی تەکنەلۆژیا و داگیرکردنی ئەو فەزا گەورەی کە هەیە بەسەر مناڵەکانمانەوە هەستەکەین داهاتوویەکی باش ڕویانتیان ناکات بەڵام ئەو داهاتوی ئێوە چەند ساڵێکە ڕەفیقن لە مناڵیەوە هەمووی وا پەروەردەکراوین بەخوا بێ تێکەڵی خەڵکیش بیت و زمانێکی کوردی پاراویشێ هەبێ و ئێستا بەداخەوە وامان لاتۆ مناڵەکە بووە بە چاولێکەری ئەگەی لێ شتێک نییە لێ وەڵام ماڵی پورەکەی مناڵەکەی لە مەکتەبی ئینگلیزی وڵا بێ میش بەرنا مامۆستا سەلاح تو وازی لێ بێنە با زمانە کوردیەکە فێر بێ وازی لێ بێنە با کەلتورە جوانەکە فێر بێ واز لێ بێنە باجلی کوردی لەبەرکە با پرسیاری لا دروست بێ ئەو کاتە قەیناکە فێری زمانێکی کەشیکە بەڵام ئێمە زیاتر لا ئەچین لەسەر ئەو بۆنانەوە من پێم خۆشە مامۆستا سەلاحیش بیرروبۆچوونێکی خۆت کە چەند ساڵێکە لە دەروی وڵاتیش بوویت و لە کوردستانیش و لەگەڵ هونەرمەندان تێکەڵ بووی لەم جەژنەیە تا چەند گرنگە ئێمە جارێکی تر وەکو گەورەکان وەکو مامۆستا ئاماژەی پێ سەر لە مناڵەکانمان نەشێوێنین فێریەوە بکەین کە مەپوریەتی فێریەوە بکەین کەەوە خاڵێتی فێریەوە بکەین کە مامۆستایەکی ئازیزێتی چۆن ڕێزی لێگری ئێستاش بیرمە برا گەورەمان هەر کەسێک ئێستا بینەرمانە لەوانەی وایە 4-5 مناڵی شێبێڵە بەخوا کە مامۆستاکەمە بینی جگەرەکەم بەدەست مەکوژانەوە ڕێز و خۆشەویستی مامۆستا ناودار وای هەیە ئەمە بۆ واقعی قسە بکەین چەند گرنگە وابین ئێمە مناڵەکانمان فێری ئەم نەریتە جوانە بکەین
والله بالنسبة ئێستا ئەمڕۆی کوردستانی خۆمان مناڵ تا حدەیە لەوە دەرچووە ینی بچێتە ناو شتی کوردەوارێکی خۆمانەوە بەهۆیەم وەکو وتمان تەکنۆلۆژی و موبایل بەدەستەوە و خەریشی تیکتۆک و نازان چێمانە تۆزێک ئەگەر دایک و باوکەکەی لێ نەبێ بەڕاستی زۆر خراپە بێ من وەکو خۆم پێم خۆش بوو ساگە مناڵەکەم چوو بوونایە هەنێشتی باشم فێرکرد هاوکو ساش وەکو هەلاوەڵی شەو فێرم کردوون بۆی ئەوانیش فێری مناڵەکانیان بکەن کە چۆن هەست و کەوتکای ئیمڕۆ کللتوری میلەتەکەی خۆی نەدۆڕێ ینی بە هەنگاو نەنێ بەسەریا و کللتورەکەی خۆی بەجێهێڵێ کللتوری کورد هەر بمێنێتەوە ئەوش بە مناڵەکانمان بە گەورەکان ئاگیان لە مناڵەکان بێ بەڕاستی من زۆرم پێخۆشە کە وەختێک باسی مامۆستا نامدارە کرێڵم کە ئەو شتێک فێری مناڵی کوردەکە کە مێژووی کورد بەخۆیەوە نەدیوە بەڕاستی مناڵ بێنە حتا ئایلەکانەکە بە ئایلێک یعنی ئەم هەموو مناڵەکە لە لای دەرچەکەن یان ئێمە هەمووی ئەمە ڕۆشنبیری پێڵێن ئەمە دەبوو کللتوری کوردیە هێنێتە پێشەوە جاران کارڕۆشتینە دەرەوە بۆ جەژن مناڵ بووین لەگەڵ دایک و باوکمان لەگە باوکمان کارڕۆشتیان لەگە دایکمانەچین بۆ ماڵێ بەجارێ شەش حەو پیا و بەیانی زوو شەش حەو پیا و کۆ بوونەوە ماڵ بە ماڵە گەڕان ئێستا مامۆستا نەمدار تۆ مناڵانە فێری ئەدەب و کللتوری کوردیەکات بەڕاستی گیان لە مۆسیقاکەش گیان لە مۆسیقاکە دایک و باوکان و ئایلەکان بە یەکتریە ناسێنێ تێکەڵی کردوون خۆشەویستی بڵاو کردوێتەوە لە ناو خەڵکەیە یعنی بۆچی منوانە بم بۆ مناڵەکەی خۆم بۆچی کەسێک تروانە بێ بۆ دراوسێکی بۆ ڕەفیقێکی بۆ برادێکی من ئەمە بە شتێکی زۆر زۆر جوانی زانم کە دایک و باوک ئاگای مناڵەکەی بێ لە هەموو ڕوویەکە فێری سەقافەتی میلەتەکەی خۆتی بکە سەقافەتی جوان ئەخلاقی جوان مەچۆ بۆ بێگانە چونکە بێگانە بەڕاستیەوەی کە بێگانە بێ من و تۆ کللتورمان بەیەکەوە ناگونجێ بە هیچ شێوەیە من 13 ساڵ لە ئەوروپا بووم بە حیاتی تێکەڵی ئەوان نەبووم بە شوێ نەمتوانی ئەویش نەیەتوانی تێکەڵی من بێ جا تۆ ئەگەر خۆت لە خۆتە شتێک دروست نەکەی ئەمە هیوادارین ئەم لایەنە کۆمەڵایەتی هەروەکو خۆی بمێنێتوانێ ئەم سەردانیکردانەوە بەها کۆمەڵاتەکان گرنگی خۆی بمێنێ هیوای تەندروستێکی باش بۆیەوە ئەخوازیین هیوادارین هەر بمێنن بۆ کوردستان و بۆ هونەری کوردی زۆر سپاس بۆ ئامادەبوونتان ئێمەتان گەورە کرد کە ئەمڕۆ لە پرۆگرامە تایبەتەکەمان لێکم ڕۆژی جێژنان لەگەڵ ئێمە ئامادە بوون دووبارە سپاس زۆر سپاس دەستان خۆش بێت پرۆگرامەکەتان گەورەیە و سپاس بۆ کورسات ماڵی هەمووانە هیوادارم هەروە میوانی و ئازیز و ڕەنگینتان هەبێت و ئەو پرۆگرامانە زیاتر پەرەی پێبن بە تایبەتی تەندروستی ڕۆشنبیری کەڵتور کارێکی زۆر پیرۆز و گرنگە زۆر سپاس بۆیەوە زۆر زۆر بەخێر بێن سپاس بۆ جارێکی تر جەژنتان پیرخست بێت سپاس بۆ دەستان خۆش بێت پەیوەند لەگەڵ خۆشەویستانە بەردەوامە بین لەگەڵەوەی کە ئێمە ئەمڕۆ لە ستۆدیۆین و تۆزێر کەشەکە کرا ڕوون بۆتەوە بەڵام هەر باراناوی و هەورە بەڵام هەر جەژنیشە ئێسا هاوکارمان تەرزە لە یەکێ لە کۆڵانەکانی شاری سلەیمانی لەوێ بزانین خەڵک چۆن جەژن بەڕێیەکە چۆتە ماڵەکانەوە هاوکاران ماڵێ لەوانە لەبەر باران و ئەوە لە کۆڵانەکان لە دەرەوە بێت با بزانین لە ماڵەکانە چۆن خۆیان ئامادە کردووە سانگەرم و گوڕی هەیە جا دڵنیام تەرزەش دیانە پرسێ بزانین بەیانی چیان حازر کردووە بزانین لە چ ماڵەکە تەرزە سڵاو لێ بێینە لای تۆ بزانین جەژن لەوێ چۆن بەڕێکرێ تەرزە سڵاو لێ بێت و جەژنی پیرۆز بێت
بەڵێ سەر کۆ پەیوەند سلااوان لێ بێت جژنی ڕەمەزانتان لێ پیرۆز بێت سلااو لە بینەرانی خۆشەویستمان بێت لە هەر جێگەیەکەوە کە ئێستا بینەرمانن جوانترین سلااوان پێشکەشەکەین جژنی ڕەمەزانتان لێ پیرۆز بێت بە هیواین جژنێکی پڕخێر و خۆشی و پڕبەرەکەت بێت بۆ گشتلایەکتان سفرۆخوانی هەموو لایەکتان پڕبەرەکەت بێت بۆ هیوای جژنی ڕەمەزانی پیرۆز جژنی تەبایی جژنی ئاشتی بێت بۆ گەلی کورد لە هەر جێگەیەکی ئەم دنیایەن جژنیش پیرۆزەکەین لا گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان کە لە ئێستاە بینەری شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێن لە ئێستاە بێگومان جژنی ڕەمەزانی پیرۆز لە ڕابردوو تاوکو ئێستا بەو شێوازە بەو نەریتە جوانەی کۆمەڵگی کوردەواری کاگرنگی پێدراوە چەند نەریتێکی جوانی تیا پەیڕە ئەکرێت کە لە بەیانیانی زووە بۆ منە نان و چێشتێکی زۆر جیاواز لەبەرەوەی تاموچێژێکی جیاوازیشی هەیە کە تۆ بەیانیانی جژن زوو هەڵەسی لە خەو نان و چێشت ئەخۆی بێگومان هەموو خێزانەکان لە دەوری یەکتر کۆبنەوە و با بڵێن زیاتر ئەو پەیوەندی کۆمەڵایەتیش بەهێزتر ئەبێت کە ئەندامانی خێزان لەگەڵ یەکترا دابنیشن و نانێکی خۆش نۆش بکەن و لە هەمان کاتە گردن ئازایی کە یەکێکە لەو بابەتە گرنگانی کە لە جژنی ڕەمەزانە زیاتر گرنگی پێدرێت و پەیڕەو ئەکرێت هەر بۆ گەلی کوردیش ئەو نەریتە جوانەی لە ڕابردوو تاوکو ئێستا پاراستە و گرنگی پێیاوە ئەوەی کە ئەمێت ئاماژی پێ بکەم یەکێک لەو نەریتە جوانانەی بەخێر بێ مامەگیان بەخێر بێ سەر چاو جژنە پیرۆز بێت بەخێر بێ سەر چاو زۆر سپاس دەکەین ئێستاینە لای بەڕێستیشتان زۆر سپاس فەرمووتوانی بچیتە ژوورەوە ئەمێ ئاماژە بۆ بکەم باسمان کرد پەیوەندی کۆمەڵایەتەکان لە جژنەکانە یاخو لە بۆنەکانە زۆر گرنگی پێدرێت هەر بۆیە ئێستا من لە جێگەیەکەم ڕەنگە ئێستا بڵێن ئەبێت ئێستا تەرزە لەکوێ بێت من لە یەکێک لە گەڕەکەکانی شاری سلێمانیم کە ئەویش گەڕێکی برایم پاشایە کە یەکێکە لەو گەڕەکانی لە کۆنەوە تاوکو ئێستا نەریتێکی جوانی پەیڕەو کردو زۆر جیاوازە لە گەڕەکەکانی تر لەبەر ئەوەی پیاوانی گەڕک لە بەیانی زووەوە لە با بڵێن لە نوۆی بەیانی زووتریش ڕەنگە لە کاتژمێر 8:30 بۆ 9 پیاوانی گەڕک کۆ بنەوە و بۆ منە جژنە پیرۆزی خۆیان ئەکەن ئەگەڕێن بە ماڵانە و لە هەمان کاتە دەمیان شیرین ئەکەن و گردن ئازایی لە یەکتری ئەکەن بۆی ئەم نەریتە جوانە لەم گەڕەکەیە پەیڕەو کراوە نەک تەنیان لە بۆنی جژنا بەڵکو لە بۆنەکانی تریشە زیاتر گرنگی پێدرێت و قەرباڵغێکی زۆر هەیە بۆی هیوادارین سەرجەم گەڕەکەکانی شاری سلێمانی و هەتا شوێنەکانی دیکەی کوردستانیش ئەو نەریتە جوانە پارێزگاری لێ بکەن سەردانی یەکتری بکەن لەگەڵ ئەوەی کە جژنی ڕەمەزانە کەش و هەوا باراناویە بەڵام ئەم گەڕەکە جوانە ئەم نەریتە جوانیان پاراستووە سەردانی یەکتریان کردووە ئێستا ئەچین ژوورەوە بۆ لایەن لەبەرەوەی کۆمەڵێک میوانی زۆر لێرە کۆبوونەتەوە هەم لە هاوڕێیان و دۆست و نزیکی ئەم خێزانە خۆشەویستە لێرە کۆبوونەتەوە و جژنە پیرۆزەی خۆیان ئەکەن بۆیە منیش حەزەکەم بچمە لایەن لەبەرەوەی جژن وا خۆشترە وا گەرم و گۆرترە کە ئاوە قەرباڵغێکی زۆر هەبێت لە نێوان خێزانەکانە زۆر خێزان باسییانە کرد پێش ئەوەی کە بۆ نمونە لە دوو ڕۆژی ڕابردووە یانوت هیوادارین کەش و هەوا بارانایی بێ بووی سەردانی یەکتری نەکەین بەڵام ئومێ دەکەین ئەم بۆ چوونە ئەمە بێگومان بۆ چونێکی هەڵەیە وەکو جژنەکانی پێشوو خەڵک زیاتر هاتوچۆی یەکتری بکە گردن ئازایی یەکتری بکەن و زیاتر یەکتریش بەسەر بکەنەوە ئێستاش لەگەڵمانابن بابزانین لە ژوورەوە ئەم قەرەباڵغێ چۆنە لەگەڵمانابن سلااوتان لێ بێتم کاتتان باش بێت جژنتان پیرۆز بێت زۆر سپاس دەکەم سلااو لێ بێت کاگمەریوان جژن پیرۆز بێت بارکە لە هەموو لای لێوەش میزای کورسات مەمنون سپاس بۆ ئێوە فەرموو ئێوە دانیشتین ساحەتی خۆتان وەرگرن سپاس دەکەم کاگمەریوان باسم کرد دەستپێک نەریتێکی زۆر جوانتان پاراستەوەکو گەڕەکی برایم پاشا هەستەکەم ڕێکۆردتان شکانووە لە چاو گەڕەکەکانی ترە بەم شێوازە لە سەردەمانێکی زۆر بۆ شێوازە ئەم نەریتە جوانە کۆبوونەوەی خێزانەکان کۆبوونەوەی پیاوانی گەڕێک چۆنی بەم شێوازە هێناوتانە ئێمە هەر لە بیدایەتەوە هەروە بووین گەڕک هەمووی یەکتریە ناچین هەر لە مناڵیەوە جاماوەیەکی زۆریشە لێرە بەیەکەوەین ئیتر بەردەوام هەبوو بۆنەکان ئێمە قەرەباڵغی زۆرمان کردو هەریش بێگین جەژنی خۆی شتێکی زۆر جوانە یعنی من وەکو خۆم بەڵێ گەورەشم بەڵام کاڵێ جەژن وەک مناڵێک
بۆنێکی جیاوازیە تەنانەت خواردنەکانی هەموو شتەکانی تامەتری جیاوازیە ئەم میوانانی کە لێرن هەمووی دۆست و هاوڕێی مناڵی ئەمە وەنیا جوێکی جیاواز هەمووی یەکتیان هاسین لە مناڵیەوە کەشێکی جیاوازتری هەیە کاک مەریوان پێم بڵێ بەیانی کاتژمێر چەند هەستاون لە خەو نانی بەیانی جەژنتان خواردە چکە نانی بەیانی جەژن تام و چێژێکی جیاوازی هەیە بەڵێ من بەیانی ئەو هەستا و شتەکان حاضر بووە ئێمە دەستاوین دوای چونمان بۆ مزگەوت و گەڕانەوە بۆ ماڵەوە نانی بەینمان خوارد یەخوا ئافێتان بێت بۆ هیوایی جەژنێکی پڕخێر و خۆشی و پڕبەرەکەت بێت بۆ گشتلایەتان کاک مەریوان پێشەوەی چمە لای میوانەکان چووکاریەکان پێم خۆشە باسێکی کۆمەڵایەتی خۆیان لەگەڵ جەژنا باس بکەن پێم بڵێ بەس چۆنە جلی کوردیت لە بەرنێ کاک مەریوان وڵای بەتەما بووم بەڵام وەکو جەوەکە باران و باران وتوان ڕێگر نابێت ڕێگر نابێت بەڵام بەیانەکەی ماشەڵڵا زۆر باران یعنی تەسەوری ئەوە ناکرد بەخۆ ئینشەڵڵا ئەگەر سەردانی خزم و دۆست و ناسیاوت کرد ئەو کاتە لەبەرەوەی ئێمەش بەجلی کوردی زیاتر بۆنەکان زیندووتر ئەبێتەوە بێگومان وایە کاک مەریوان هیچ بەسەراتێکی خۆشت لە ڕاست ئەمە قسەیەکی ڕۆتینە باسیێژن هەمووی بەسەراتی خۆشە خۆی جەژن خۆی بەسەراتی خۆشەکەیت دووش خواردنەکەی تایبەت هەر بەسەراتی خۆشە سێمیش خەڵگە بینیت چوارەمیش تۆ ئەگەر ڕقێک لە دڵا بێ بەرامبەرێکێک لەوانەیە لە جەژنا وازی لێ بێنیت گردن ئازایی تایە لە بەرامبەر کەتایان دڵپاگونەوەیکی تایە یعنی ئەمانە خۆی هەمویان خۆی جەژنشتی ناشرین هەمووی جوانیە هەمووی جوانی ئەو نەریتە جوانەی یەکێکی تر لە نێریتە جوانەکانی گەڕەکی برایم پاشا ئەوەیە پێم وا بێت هەمووتان وەکو خێزانێک وێنەیەک بۆ یادگاری ئەیڵنەوە لە یەکەم ڕۆژی جەژن ئەمە چۆنە هەموو جەژنێک ئێمە هاتوین دوای گەڕانی بە کۆڵانەکە هەموو ماڵەکانمان بەسەر کردوتەوە دوای هاتنەوە ئەم هەوشەیە دانیشتون ڕسمێکمانگروە لە بە دەرگا ڕسممەگرۆ بۆ یادگاری بۆی بمێنێتەوە هەموو جەژنێکمان هەیە بۆ هیوایی سەرجەم گەڕەکەەکانی تریش بۆ شێوازە نەڵێنەمە باران و بانە چین بۆ لای دراوسێکەمانیان سەردانی نییە جەژن هەرچێ بێ تایبەتمەندی خۆی هەیە زۆر زۆر سپاس ئینشاءڵڵا گەر دەرفەدە بۆ گەڕینەوە لای بەڕێزیشان ئێستا با بچینە لای ئەم خۆشەویستانی کە لێرن با لەم خاتونەوە دەست پێ بکەین سڵاو لێ بێدە گیانم کاتت باش تۆش یاخوا بەخێر بێن سەرچاو کەناڵی کورسات گەڕەکەشتان و ماڵەکەشتان ڕووناکردەوە یاخوا بەخێر بێن سەرچاو بەخێر زۆر سپاس دەکەم خاتونگیان پێم بڵێ مێزەکەت زۆر زۆر جوان ڕازانەوەتەوە کۆمەڵک شیرینی جوانت داناوە جا نانی بەیانی جژنیش پێم وا بێ خاتونەکان زۆر زۆر گرنگی پێ ئەیان کاتژمێر چەند هەستای خواردنت حازر چوار دووش خەوتوم چواری شەستاوم بۆ ئەوەی کە بە زووترین کات شتەکان حازر کەم بە دڵی خۆت هەموو خواردنەکان ئامادەوە بە دڵی خۆم ئەرەوەڵا بە دڵی خۆم هەموو شتێک ئامادە بۆ لەخوا بزیابێ هیچ جیاوازی کرد نەکردو لە ئامادەکردنی خواردنەکانە چی ئامادە کرد جیاوازی عادەتەن جەژنان خۆ دەزانی هەموو ماڵێک حەزی لە قەیسی و فاسۆلیا هەموو ماڵێک یعنی قەیسی و فاسۆلیا ئەبێ هەبێ شتەکانی تریش بە پێوەی کە خواچی یابێت حازری ئەکرێ ئەرەوەڵا یاخوا هەمیشە سفرە و خوانی هەموو لایەک پڕبەرەکەت بێت ئینشاءڵڵا هەموو لایەک با بڵین لە بەیانی جەژناز و هەستابێتن ئەدامانی خێزانەکان چکە وا جوانترەوەکو نەریتی زیابێ وەڵاوەکو خەڵکی سلەیمانی من بزانم هەمووی وایە لەخوا بە زیابێ بە تایبەتی ئەم کۆڵانی ئێمە زیاد لە حەد ڕێوڕسمی جەژن برێبەڕێوە یعنی هەمووی وەکو خوشکوبرای لێ هاتووە اینجا کۆبوونەوەکانیش پیاوەکان بەیەکەوە کوبرایە کەمووی لە دوای نان خواردن ئەبێ بە هەشتەشتونی و کۆبوونەتەوە هەر هەمووی ئەو ئاگادارەکاتەوە ئاگا کۆ بنەوە و ئاخر شوێنە ماڵی ئێمە دانیشن ڕسمەگرن قسەی خۆش بەیەکەوە دانیشتنوەکو یادگاریە کە جەژن عادەت و تەقالیدێکی کۆنە و ئەبێ هەر بمێنێت ئەوە ڕۆژ بە ڕۆژ زیندوو بکرێتەوە لەخوا بەزیابێ ئەم کۆڵانە زیاد لە حەجەژنی خۆشە لەخوا بەزیابێ ئێمەش بۆیە سەردانی ئەومان کردو بۆی ئەم نەریتە جوانە بووکی وەزرێتەوە بۆ سەرجەم گەڕەکەەکانی تریش ڕەنگە زۆر گەڕەکە بێ ئێستا لە ماڵەوە دانیشت بێت و تیانە بارانە بانە چینە دەرۆت جلەکانمان تەڕەبێیان کەش و هەواکە ڕێگر بێ بەس لەخوا بەزیابێم کۆڵانی ئێمەوانی و ماڵی ئێمەش بە تایبەتی من زیاد لە حەد لە جەژنا دڵم خۆشە و حەز بە جەژنەکەم یەخوا هەمیشە لە خۆشی و جێژنابی زۆر زۆر سپاس دەکەم زۆر زۆر سپاس دەکەم دایکیان با بچینە لای کۆمەڵێک میوانی تریشکا لێرە ئامادەن ئەگەر هاوکارم لەگەڵم بێ سڵاو لێ بێت تۆم کاتت باش بە جەژن پیرۆز بێ جەژنتان پیرۆز جەژنی
ڕەمەزانتان پیرۆز بێ پیرۆز بێ لە خۆمان و لە کەناڵی کورسات لە مسلمانانی جیهان و هەر لە جەژن و خۆشییا بن ئینشاءڵڵا. زۆر زۆر سپاس دەکەم ئێوەش هەمیشە لە جەژن و خۆشییا بن. مامیگیان پێم بڵێ یەکەم ڕۆژی جەژن هەموو ڕۆژەکان تایبەتبەندی خۆی هەیە بەس یەکەم ڕۆژی جەژن بەیانی زوو ئەو کاتی کە لە مزگەوتەکانە گوێت لە ئەڵڵاو ئەکبەرە بێت ئەمە دەنگێکی جیاوازە کە بۆ نمونە تەواوی مسلمانان لە نێو مزگەوتەکانە کۆبنەوە چ شتێکی جیاوازە چ جوانیەک ئەبینی لە یەکەم ڕۆژی جەژن و لە بەرەبەیانی جەژنە؟ جوانێکی زۆر خۆشە لە کەمە هەمووە چوین بۆ مزگەوت و نوێژێکی بە جەماعەت دەکەین و لە خۆشی و لە شادیە بەختەوەری بە هەموو خەڵکی بڵین سلێمانیەکەین و لە جیهانە خۆشترینانی ئێمە بەلامانەوە زۆر خۆشە ئەو بەیانیە کاچین بۆ مزگەوت و هەمومان کۆبینەوە و نوێژەکەین بە جەماعەت و جەمژنێکی مبارەکی خۆگەردن ئازایی لە هەمووی یەکتریەکەین و وەکو برایەکی بڵین وەشی تر هەر کەسێکیش مەسەلا ئەگەر لەو کاتەیە بڵین یەکێکیان ئازز بێ ئەمە ئاشیانەکەین و گردن ئازایان لێەکەین بەخۆشی بەکانە خۆش بێت هەمیشە لە خۆشی و جەژناوید مامیگیان جاجلوبەرگی کوردی شت پۆشیوە ئەمە بۆنەکەت هێندەی تر جوانتر کردووە دەستەکانە خۆش بێت زۆر زۆر سپاس بچینە لای ئەم میوانانە کە لێرە هاتۆن سلااو لێ بێت تۆم کاتت باش بێ سەلامەوەی بەخێر بێن زۆر سپاسی کەناڵی کورسات دەکەین بۆ ئەم چاپێکوتنە دەستیان خۆش بێ و لە شتان ساغ بێ و هیلاگە بن بە ئەم چاوپێکەوتنانەوە زۆر سپاسانەکەین پیرۆزبایی خۆم لە جەژن ڕەمەزانی پیرۆز لە جەمیعی مسلمانانی جیهان و گەلی کوردی مسلمانەکەم کارمەندانی کەناڵی کورسات ئیشاءڵڵا هەموو ساڵە بەخۆشی و لەشی ساغ و پڕبەرەکەت بێ ئیشاءڵڵا و سەلامەندن. زۆر زۆر سپاس دەکەم هەمیشە لە خۆشی و جەژنابن با پەیامێکی ئەم بەڕێزانەش وەرگرین ئەگەر دەرفەت هەبێ هاوڕێیان لەگەڵمانە بمێننەوە سلااو لێ بێت جەژنتان پیرۆز بێ سپاس دەکەم جەژنە پیرۆزبایی لە کەناڵی کوردستان و لە هەر چوارپارچەی کوردستان و لە جیهانی مسلمانان پیرۆز بێ ئەم جەژنی ڕەمەزانە و هەموو ساتێک و دەقەیەکیان لە جەژنابن. ئامین ئامین ئیشەڵڵا. مامەگیان بەسەراتێکی خۆشی جەژن بڵێ زۆر سپاسی کاکمەریوان دەگەین کە هەموو ساڵێک لە جەژنە ئەم بۆنەیە یاد دەکاتەوە جیاواز لە گەڕەکانی کە ئەم گەڕەکە ئێمە ینی بەڕاستی تایبەتمەنی خۆی هەیە وەکو گەڕەکانی کە یعنی زۆری ناگە کاکمەریوان ماڵی ئەوە بێ هەڵەسێ بەم کۆڕ کۆبوونەوەنە ئەم جەژنانە بەسەر کاتەوە بەڕاستی بۆیە فەرقێکی هەیە لەگەڵ گەڕەکانی کە هەمیشە ئاوا لە کۆبنەوەی خۆشییابن سلااو لێ بێت تۆم کاتت باش ئەنج کاکمەریوان وتی بەڕێستان یاد و بەسەراتی زۆر خۆشتان لایە وڵی جەژن هەمووی یادگاریە هەموو شێشی جوانە جەژنان پێشەوە خۆمان حازرەکەین بۆ ڕۆژی جەژن بۆ ڕۆژی وەکو ئەم ڕۆژەی کە ئەوە بەیانە کەم ڕۆژی جەژنە بەڕاستی کاکمەریوان هەموو جەژنێگاوە هەمومان کۆکاتەوەین بۆ ئێرە دانیشتون و ڕستمەگرین و یادگاریشی جوانمانێ بەسەراتە خۆشەکان هەمووی لای بەڕێستە بەخوا جێسا حادینیشم لە یادی بەت نازان من وان بیست وتی دەنگیشی زۆر تایبەتە دەستێ خۆش بیاخ نازانوان بیست یعنی ئێستاتێ بۆ مایک گۆرانیمان بۆ نەڵێ دەنگم زۆر ناخۆشە شێک نابێت لە خۆشی و جەژنابن ئەگەر دەرفەتە بێ ئەم دوو بەڕێزش لێ دوان لێوەرگرین زۆر بە کورتیەگەر پامی خۆتان بنێرن زۆر بەخێر بێن پێشەکی بە خێراتنی کەناڵی کورسا دەکەم هیوادارم هەر لە خۆشی جەژنابن ئەرکتان کێشا بەڕاستی ئەم سێ ڕۆژە ئەرکێکی زۆر قورتان لەسەر شانە بەسەرکردنەوەی گەڕگەکان و شوێنە گشتیەکان زۆر بە خێراتنتانەکەم سەرچاوانم سپاس دەکەم باوتێکی ئەم کاکەیەش وەرگرین ئەگەر دەرفەتە بێت سلااو لەبێت ئەم کاتە و باش بە جەژن پیرۆز بێ جەژنێەوە پیرۆز بێ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان جەژن لە هەموو میلەتی کورد پیرۆز بێ و هیوادارین جەژنێکی پڕخێر و خۆشی بێ بۆ هەموو لایەکی ئینشاءڵڵا لەگەڵ شیرینی خواردن و شەربەت و بابەتەکانی جەژنابینە چۆن باشم عیبم نییە شتێکی زۆر خۆشە حەز لە شەربەتە فرێشەکانە بۆ جەژنیان ئەو چەرسانی کە لە جەژنە هەر لە کۆنەوە گرنگی پێدراوە تاوەکو ئێستا
فرێشەکان لەمی خۆشترە باشە ئەی شەرەسات شەرەسا زۆر بینێ لەگەڵیان هەمیشە لە خۆشی و جەژن نابن هەر بە خۆشی کۆ ببنەوە ئەم کەسانی کە لێرە ئامادەن بۆ هیوایی تەواوی گەڕەکەکانی شاری سلێمانیش بتوانن ئەم نەریتە جوانی کە لێرە لە گەڕێکی برایم پاشا وەکو نەریتێکی ساڵانە تەواوی خێزانەکان لە دەوری یەکتری کۆبنەوە لە هەمان کاتە تەواوی پیاوانی گەڕەکیش کۆبنەوە دوجار سەردانی یەکێک لە ماڵەکان ئەکەن و بە سەرهاتی خۆش و قسەی خۆش ئەەکەن بۆ هیوایی کەش و هەواکە ڕێگر نەبێت لەبەرەوەی وا پێشنیار ئەکرێکە ئەم دوو ڕۆژێکم ڕۆژ و دۆم ڕۆژی جژن باران بێت بەڵام ئەمە ڕێگر نابێت ئەتوانن ئێوە کاتەکانی خۆتان بۆ سەردانیکردنی ماڵان و گردن ئازایی زیاتر زیندوو بکەنەوە ئەم نەریتە جوانی کۆمەڵگەی کوردی هەر بە زیندوی بێڵنەوە دووبارە جشنتان پیرۆز بەگەڕێنەوە بەلای هاوکارانم زۆر سپاس بۆ تەرزە بۆی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لێکێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی لەگەڵمانە بوو اینجا سەرکو ئەم کۆڕ و کۆبوونەوەوانە زۆر گرنگە بە تایبەتی لە ڕۆژانی جەژنالەوەی کا خێزانەکان بتوانن دراوسەکان بتوانن بایەکەوە کۆ ببنەوە هیوادارین ئەمڕۆ کە جەژنە ئەمە بە دەرفەت بزانن هەمووان بێکەوە کۆ ببنەوەن لەوە چیانە کەسە بێکە ماوەیەکی زۆر بەیەکتری نەبینی بێت لەم جەژنەیە بتوانین یەکتری ببینن جا سەرکۆ پێشەوەی کە کۆتایی بە پرۆگرامەکە بێنی من ئەمە پرسیارێک لێ بکەم لەسەر ئەمەی کە هەڵت واسی و نەزانامناوەکەی لە ڕاستە من زۆر نەزانامناوەکەی چ ئەنتیکەیە شتێکی وە لەگەڵ تەزبیحەکەی دەستە ئەمەیان خاتونێکی دەستڕنجین ڕۆژێک کاتە پرۆگرامەکە وابزانام تۆشم لەگەڵا بووی بەڵێ ئەمە یانێ بەهادێ ئەمە ئاڵای کوردستانە ئەمەش هەر تەزبیحە ئەم دەنکانە ئەمانش ئەوسا ئەو ژنە پیرەکان ئەوسایان کردیان ومە چاوەزارە ئەیکەن بە خۆیانەوە زۆر پرسیاریشم کرد لە هاوڕێیان بۆ جوانیەوەی تۆ بەڵام حەتوەکە ئەو هاوکاران مەڵێنەوە ئەمە بەڕاستی من زۆر کەم تەزبیحەگرم بەدەستمە بەڵام من شتێ بیم نەکرد بۆ ئێستا پرسیارم لێکردی لەو یادی دیاریانی کاگناسیح کە یەکێکە لەو کەسانی کە لە هەموو پارچەکانی کوردستان ئەگەڕێ ئەمە لە باکووری کوردستانەوە لە گوندی شێوێ بۆ منێنە زۆر سپاس جامە زۆر بە نرخیشە زۆر هەوڵیانەوە لای خۆمان شتێک هەیە گورداڵێ تەزبیح مڵکی کەس نییە منە داوایەکە خۆشەویست بۆ لام ئیتر بۆ زۆر بەرنامەی پرۆگرامی چاوە ئەهێنم لەگەڵ خۆمە ئەمەش بێکمان هەر ناوچە و تایبەتمەندی خۆی هەیە بۆ ئەم شتە کوردەواریانە تەزبیحیش هەر لەگەڵ جلوبەرجی کوردی و هەتا ئێستاش شوێنێکمانەیە لە بەردە مزگەوتی گەورە ئەگەر ڕۆژانە بڕۆین چەندین پیاوی بەتەمەنی جوان لەوێ دانیشتون هەم تەزبیحە هۆنەوە هەم تەزبیحیان پێەیە هەم جۆرەکانیشی جیاوازە بەڵام بیرمان نەچێ ئەمە ئەبڵەقیش نییە بەڵام زۆر بە نرخە ئەڵێن ئەبڵەقە و واجوانەوەیە هیوادارین کە بتوانین هەمیشە ئەو شتە جوانانەی پەیوەستە بە نەریتی میلەتی کوردەوە بیپارێزین لە هەر ناوچەی بێ لە ناوچەکانی کوردستان هەر کوردستان و هەر کوردین بتوانین زیاتر چێژی لە بینین ئێمە ئەمڕۆی تر نازانین چۆن کاتمان لێ ڕۆی یاخوا جەژنتان پیرۆز بێ یاخوا دایمە لە خۆشییا بن یاخوا بتوانن ماڵەکانتان هەمیشە دەرگای ئاوەڵا بێت و بتوانن بە باوەشێکی گەرم و گوڕەوە ئەمڕۆ هەرچی لە دروست بووە لە پێشووترا ئەمڕۆوە لاینێن باوەشێکی تر بکەنەوە و خۆشیێکی تر بۆ یەکتر بەڕن هەتا تۆ باوەش بە خەڵکا بکەیت تۆ گەورەتری لەو کەسە هیچ شتێکی تیانە ئێمە هیوای خۆشیتان بۆ خوازین بە بەرهەمێکی ئەم گروپە جوانە کۆتایی بەم پرۆگرامە تایبەتی ئەمڕۆمانێنین زۆر دەستخۆشیتان لێکین سپاستان دەکەین کورسات ماڵی خۆتانە سلەیمانی ماڵی خۆتانە هیواداریم کە خۆشحاڵ بوو بێتن لەگەڵ ئێمەیە دوایین بەرهەمی خۆتمانمان پێشکەشکەن و یاخوا جەژنتان پیرۆز بێ و ماڵتانەوە بێت دووبارە جەژنتان پیرۆز بێت هەمیشە لە خۆشییا بن و ئەم جەژنە جەژنی شادی هێنەر بێ بۆ دڵەکانتان ئێمە بەخواتان ئەسپێرین لەگەڵ بەرهەمی ئەم گروپە جوانە
دیسان هەڵیاندا گەنا سێدارە بۆ من سێدارە بۆ من یارم دەی فەرموگەنا بیبەخشن بە من بیبەخشن بە من دیسان هەڵیاندا گەنا سێدارە بۆ من سێدارە بۆ من یارم دەی فەرموگەنا بیبەخشن بە من بیبەخشن بە من وەرە وەرە با بچینە نێو شلێران تاوێ وەرە مۆلای ئەمنی ماڵوێران وەرە وەرە با بچینە نێو شلێران تاوێ وەرە مۆلای ئەمنی ماڵوێران هيدا هيدا جنا لدوي ناشادم لدوي ناشادم دوس لدور والله جنا كوت وتايادم كوت وتايادم هيدا هيدا جنا لدوي ناشادم لدوي ناشادم دوس لدور والله جنا كوت وتايادم كوت وتايادم ورا ورا بابتنا نمشيلان صار ورا مولاي أمني مالوران ورا ورا بابتنا نمشيلان صار ورا مولاي أمني مالوران Keşke sen de